بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی عەزیز سڵاوتان لێبێ و بەیانیتان باش مێدەکەین تەندروست باش و سەلامەت بن. سواز بەخوام ڕۆژ دەرفەتە بوو لەگەڵ هاوکارم جەلال محەممەد بینەوەلاتان هاوکاری هاوکارانم لە پەیامەوە کۆمەڵێک بڕگە و بابەتی جیاوازی ئەمڕۆی پەیامی ڕۆژتان پێشکەش بکەین. سپاس جوانم. بەناوی خوای پەروەردگار عەزیزان و خۆشەویستانی پەیامی ڕۆژ سڵاوتان لێبێت بۆ هیوای کە ساغ و سەلامەت و تەندروست بن. بابەتەکانی پەیامی ڕۆژی ئەم ڕۆژمان چەند بابەتێکی سەردەمیانە و تازەن کە تەوری یەکەمیان قسەکردنە لەسەر بابەتیەوەی کە نزیک بە 6 مانگە دەرگای قوتابخانەکان داخراون با بزانین دەرەنجامی داخستنی هۆڵەکانی خوێندن ئایا وەک توێژەرێکی کۆمەڵایەتی ئاماژە بەوە دەکات سەدان خوێندکار سەدان قوتابی سەرەتایی خوێندکاری تازە پێگەشت و هەمووانە لە ماڵەوەن با بزانین دەرەنجامی ئەو بێکاریە و سەرقاڵ نەبوونی خوێندکاران بە خوێندنەوە دەرەنجامەکەی چی دەبێت. بۆیە تەورێکمان تەرخان کردو بۆی کە قسە لەسەر ئەم بابەتە بکەین. و تەوەری دووەمیشمان دیارە تەوەرێکی وەرزشیە پاسکیل سواری شاخەوانی کە بە تایبەتی لە پارێزگای سلێمانی ماوەی چەند ساڵێکە برێوێکی باش بەم جۆرە پاسکیل سواریە دەدرێت کە کۆمەڵێک لە بەرزایەکانی شاخی گۆیژەوە بە شوازی پاسکی سواری و پێشبڕکێ دێنە خوارەوە جێگەی سەرنجن بۆ خۆیان بۆ قسە لەسەرم شێوازە وەرشە دەکەین لە ئێستا تا چەندە لە هەرێمی کوردستان برەی پێدراوە و پێشبڕکەیانی کە ئەنجام درراون لەسەر ئاستی ئایا هەرێمن یاخود عێراق ئاستی پاسکی سوارانی هەرێمی کوردستان و سلێمانی بە تایبەتی تا چەندە بەرز و پێشکەوتووە ئەمە دوو تەوەری سەرەکی پەیامی ڕۆژی ئەم ڕۆمانە. وەڵایزان هەوڵەدەین لە ڕێگەی تۆڕی پەیامنێرانیشمانەوە کۆمەڵێک چالاکی و زانیاریەکانی شار و شارەچەکانی هەرێمی کوردستان بۆی وێ ئازیز بگوازینەوە دەست پێکیش دەچینە لای پێشبینیەکانی کەشوهەوا لە هەرێمی کوردستان با بزانین گۆڕانکاریەکان چۆن.
وڵای زان دووبارە سڵاوتان لێبێت لە بەشی یەکەمی بەرنامەکەمانە دەمانوێت قسە لەسەر دەرئەنجامەکانی داخستنی هۆڵەکانی خوێندن بکەین وەک هاوکارم پێشتر ئاماژەی پێکرد ماوەیەکی زۆرە دەرگای قوتابخانەکان هۆڵەکانی خوێندن بەڕووی قوتابیان لە هەموو قۆناغە جیاوازەکان لە قۆناغی یەکەمی خوێندنەوە تاوکو بگرە قۆناغەکانی زانکۆش داخراون ئەمەش ڕەنگە کۆمەڵێک کاریگەری و کۆمەڵێک ئەنجام و دەرەنجامی هەبێت بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا هەستیار عەلی توێژەری کۆمەڵایەتی کەوا لێ ڕاستەخۆ لە ستودیۆ لەگەڵمانە گفتوگۆ لەو بارەوە دەکەین. مامۆستا هەستیار بەخێر بێت. زۆر سپاس دەکەم دەستا خۆش بێت. مامۆستا دوای بە ئەو بارە خێری با بڵێن لە ڕووی تەندروستیەوە جیهانی گرتەوە لە کوردستانیش بێبەش نەبوو لەو بابەتە و کۆمەڵێک هۆکاری تری کە پێشەوەش هەر مامۆستاکان بۆی نەبوونی موچە و گرفتەوە کە حکوومەت جۆرێک لە جۆرەکان کەرتی پەروەردە ئیهمال کردو و بە ئامانجی گرتو کە بەو شێوەیە بێت دەرگاکانی قوتابخانەکان و هۆڵەکانی خوێندن داخراون و ڕێژەیەکی زۆر قوتابی و خوێندکار با بڵین ناچنە خوێندکارەکان ئێستا داخراون تەواو بەڕێوەتەوە ینی با بڵین دەرئەنجامی ئەم داخستنە ئەوەی هەموو خوێندکارەی لە دەرەوەی هۆڵەکانی خوێندن لە قۆناغیەکەوە ڕەنگە هێشتا تامی چوونە ژووری و تامی پۆل و تامی بینینی مامۆستا و قسەکردنی نەکردبێ ئەمەش دەرەنجامێکی بێت چ کاریگەریەکی بێت لەسەر پەروەردە لەسەر خودی خوێندکارەکان. زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە لە ڕاستیە بەداخەوە ینی وەزارەتی پەروەردە و با بڵێن حکوومەت ڕۆڵی خۆی نازانێ ئەمە یەکێک لە کێشەکانی ئەمە ئەوەیە کە دامەزراوەی پەروەردە ئەرکی چییە با بڵێن ئەم وەزارەتە ڕۆڵی چیە لەناو ئەم هەموو ئاژاوە و لەناو هەموو کێشەی لەناو کۆمەلگایمەدا لە هەموو دنیادا دامەزراوەی پەروەردەوە خۆی هەڵگرتنی بەرپرسیارەتی مناڵە لە سەرەتا لە دایک بوونەوە هەتا ئەو کاتی دەگاتە زانکۆ لەسەر 18 ساڵ خۆناغی خوێندنەکانی تێپەڕێنن. بەڵام با بێنە بەر چای خۆمان سەریکەین لێرە لە کوردستان ئێمە زیاتر لە نزیکەی ملیۆنە خوێندکارمان هەیە کە ئێستا لە ماڵەوەن. ئێمە خۆمان وەکو خێزان بە گشتی ئیدارەدانی مناڵ زانیاریمان نییە بە گشتی زۆربەی زۆرمان نازانین چۆن ئیدارەی مناڵەکانمان بن چۆن ئێمە هەر خۆمان ئەگەر دیقەت بیت ئێمە کاتێکە کەرنتینە بوو دنیا شەڕ و کێش و مشکلەی پیا و دروست بوو لە ناو خێزانە چکە بۆ خۆمان نەمانەزانی چی بکەین لە ماڵی خۆمان هەر خۆمان بم گەوری خۆمان با بڵێن زۆربەی زۆرمان کە ئاسی و ئیمان باشە ینی تێگەشتمان باشە بۆ شتەکان و ئەزانین چۆن ینی حساب و کتابی خۆمان بکەین نەمانەتوانین لە ماڵی خۆمانە جگەی خۆمان بکەینەوە ینی کێشەمان بۆ دووجە لەگە خێزانەکانی خۆمان. جاوەرە تۆ ئەنجام مناڵەکەی کێشەکە چییە؟ وەرە ئەم مناڵە کاتێککە تۆ قوتابخانە و ڕەوزە و هەم ئەو ناوەندە فێرکاریانەی کە پێویستە بۆ مناڵ بەرجەسە بکرێت و هەبێت نییە ئێستا لە ماڵەوەی ینی لێت ناشارم تقریبا تا ڕادێک لەوانە بڵم سنووری ناوەندی شارەکان تقریبا تۆزە قورسترە تەعاملی وەکو لە دەرەوەی شار تۆ بڕۆ دەرەوەی شار سێ دیکە یعنی خێزانەی 5 مناڵەیە بە لەکوێ توانێن 5 مناڵە ژوورە قەتیسکانی بچێتە دەرەوە لە ناو شاری سلێمانیە لە دەرەوەی شاری سلێمان لە هەموو شوێنەکانە تۆ ئەم 5 مناڵەوە بێت چی لە بکەی 3 مناڵە بێت چی لە بکەی لە ژوورەوە ئێمە خۆ ڕۆژێک و 2 ڕۆژ و 3 ڕۆژ نییە ئەمە 4 ڕۆژ نییە ینی حکومەت پەروەردە وەزارەت یعنی لایەنە پیوریدارەکان هیچ پلانێکە نەتەنانەت بە قسەکردن پلانیان نییە بۆی کە خەڵک چۆن ئیدارەی مناڵ بن لە ماڵەوە یعنی چی لەگەڵا بکەن ئێستا تۆ زۆر جارێ بۆ مناڵێک باسێک یا بۆ دایک و باوکێک باسەکەی ئەڵێ لە ماڵە ئەو بکە ئەو بکە کاکە یاریکردن ئەلە 2 ڕۆژ چی بکەم یانیەوە مانگی یاری بکە سێرخوا ببوورەیە کەوانەیەکە بایم بکەیتەوە ئەرکی وەزارەتی پەروەردە ئیدارەدانی مناڵە لە ماڵەوە یان لە دەرەوە ڕەنگە من بۆ خۆی پرسیارێک وەزارەتی پەروەردە بڵێ کاکە حەقی چییە بە منەوە لە ماڵەوە چۆنە یا دوجار ئایا دەبێت لایەنێکە بێ پەیوەست بێ لە ڕووی حکومیەوە لەوەی کە چارەنووسیە مناڵانە لە ماڵەوە چی بێ و لە قوتابخانەیە چی بێت بەڵێ لە ڕاستیە هەم حکومەتیش و هەم وەزارەتیش ئەرکی بەرپرسیارەتی مناڵە لە ماڵیشەوە و لە دەریشەوە یعنی لە ماڵیشەوە بەرپرسیارەتی حکومەتی مناڵ و پەروەردە بەرپرسیارەتی لەسەرشانە و لە ناو ناوەندەکانی خوێندنیشە بەرپرسیارەتی لەسەرشانی وەزارەتی پەروەردە لەسەرشانی حکومەتە چونکە ئێمە بیرمان نەچێ بەشێکی ئەکەوێتە سەرشانی خێزانەکە بەشەکەەوە خۆی وازە حڕوونە بەڵام ئەو بەشێک کە پێویستە گرنگی پێ بدرێت دەکەوێتە سەرشانی حکومەت چونکە ئێمە حکومەت غیابە وەزارەتی پەروەردەش غیابە ینی ڕاستە ینی وەزارەتی پەروەردە ساڵانە بیانی ئەوێ هەیە بڵێ وەزارەتی تەندروستی بە مناڵە با قوتابخانە نەبێ ئەی باشن ئەگەر نەبێت چی بکەم ینی ئەو قێنە تۆ نەبوو چ تەوعیەکت هەیە بۆ منێکی دایک و باوکە هیچ خوێنەوارێکم نییە 5 مناڵەمەیە چی لە مناڵانی خۆم بکەم این بەڕاستی کێشەکەم هەیە ئێمە خۆمان ناکەین بە سەحەبی ئەم مناڵانە تۆ لە ماڵ مناڵ بەشێکی زۆربەی زۆری ئەوەی کە ئێستا من لە واقعەکە و لەنە ئەو ژینگەیە کە تیایم و بە حکمی پسوارەکەم نزیکم لیانەوە بەشێکی زۆربەی زۆری فێری نێرگەلای کێشان بووە بەشێکی زۆربەی زۆری فێری جگەرە کێشان و فێری جنێودان و شەڕ و توند و تیژی و پەلاماردانیەکتی تۆ 4-5 مناڵ ئەخیتە گەڕەکەەوە چی لە مناڵە ناکەی تۆ ئاگەر لە چیە کە مناڵە چێتە باخەکەەوە چێتە پارکێکەوە چێتە شوێنێکەوە بۆی لە ڕاستە ماوەی مانەوەی ئەم مناڵە لە ماڵەوە ڕۆژێک و 2 ڕۆژ نییە من هەفتێک و 2 هەفتە نییە بتوان بیداری بم و هەمووشمان ناتوانین بۆ بیخێنە شوێنێکی زۆر باشەوە کە بتوان چاودێری مناڵەکەمان بکە بۆیە ینی بەداخەوە ینی ئەو
تێڕوانینەی با بڵێن دامەزراوە ڕسمیەکانی ئەم وڵاتە حکومەت و پەروەردەیەک کە خوان لە مناڵ بخۆیان نەکەن بە خاوەنی مناڵ یعنی سێری کە مناڵەکەی من بۆ منە فێری جگەرەکێشان بێ مناڵەکەی جەنابتان فێری جگەرەکێشان بێ ئەمە کێ زەرەدی تیاکە سبێنەمە منیش و حکومەتیش تا زەرەدیەکە چکە هەر مناڵەکەی منە خەڵکی تر فێری جگەرەکێشانەکە یا با بڵێن جلێودان کێسا بەشێک لە مناڵان بەداخەوە فێری جلێودان بچکە ئەوەندە ماونەتەوە هیچ کاتی ئەم ژینگانەوەدە بۆ نەڕەخساوە مناڵ ئەوەندە بێکەوە بێ تۆ کە مناڵەکەیتە کۆڵان هەر بخۆی لە ڕووی زانستی و ناتەندروست هەر خۆی لە ڕووی زانستی و ڕێگە پێدراو نیە مناڵ چێتە کۆڵانەوە و ئەو کاتش کاچێتە کۆڵانەوە تۆ بێ بە دیارێ بیک و دایک و باوک ئێ باشە من بە دیار مناڵەکەم بە دیاردوان و بە دیارسیانە چکە شیازەکەی مە گشتێ بەڕاستی من نابێ تەنها قەتی سیکە لەسەر خێزانەی کێک مناڵی هەیە و دەتوانێت هەر چۆن بە ئیداری ئەم وەزعە و تێپەڕێنێ ینی وەکو وەزع ئامادەکەی لێ هاتووە بەداخەوە خێزانی کۆمەڵگای ئێمە یعنی جیالەوەی کە ئەو بەرپرسیاتی کە تۆ ئێستا ئەبێ ڕۆڵی دامەزراوە پەروەردەکان حکومەتی بینە خۆی ئیداری ئەم مناڵانە بە بەداخۆ من ئێمە زۆربەی زۆری ئەو سکاڵا و دەردە دڵانی کە خێزانەکان دیکە لە لای ئێمە ئەمەیە ینی مناڵەکەی لە ماڵەوە ئەڵێ من ئایپاتم ماوە تێ بەڕاستی پێڵم بۆی کە لە کۆڵم بێتەوە ینی ئایپاتی دەمێ موبایلی ئێمە و زۆر جار شەی کەمە حەوشە تەواو ئیتر من تااقەتم نەمانی حوسەڵەم نەماتەوە 5 مانگ 6 مانگ 7 مانگ من مناڵە ماڵەوە ئیدارە بم بەڕاستی پێم نادرێت خۆشمان نەزانین لە هاوینەکان ئەگە دیقەت بێتێ بۆچی ئەو هەمووە پەیمانگە با بڵێن ئەهلی و با بڵێن ئەو سنتەران ئەوە بۆچی قەڵەباڵغا یعنی ئەگەر بیر لەوەکەنەوە بەشێکی زۆربەی زۆری خێزانەکان بیر لەوەکەنەوە مناڵەکە بێتە ئەو شوێنە باشترەوەکو لەوەی لە ماڵەوە بێ و لە ناو خێزانە بێ و ئایپات و موبایلی باتێ لە داخی ئەمە ئەی بێتە کوێ ئەی خاتە بۆ منە ناوەندێکەوە کە هیچ نەبێ فێری تۆزی ئینگلیزی بێ فێری مۆسیقا بێ یا وانەکانی خۆی دووبارە مراجعە بکاتەوە بەڵام ئێستا ئەوەش نەما یعنی هیچ شتێک نەما ئەنی بەڕاستی پێڵم وەزارەتی پەروەردە ئەبێ بۆ خۆی قسەی هەبێ لەسەر ئەم بابەتانە ناکرێت بەس بە تەنادا بنشێ بە دیار وەزارەتی تەندروستی بڵێ ئەمە خراپە بڵێ بەسەرچاو ئەی باشە ڕاستەکە تۆ لە ڕووی تەندروستی خراپە بەڵام ئەمە تەندروستیەکە بەلایەنێک حەقی خۆت و مافی خۆتی وەزارەتی تەندروستی مافی خۆیتی هەرچەنە تا ڕادێت بە پێوەری خۆی گری خۆی بردوێتەوە بەڵام ئەی وەزارەتی پەروەردە بە دڵنیایە گری خۆی نەبردوێتەوە و ماڵی میلەتەکەشی بەڕاستی بە شێواز وێران کرد چکە تۆ ئەو هەموو مناڵە فێری جگەرەکێشان فێری موبایل ئایپاد پۆبجی یاریکردن لە ماڵەوە چوونە کۆڵان فێری جنێودان فێری نێرگەلەکێشان و هەندێک لە هەرزەکارەکانی فێری مەشروب خواردنەوە فێری کۆمەڵی ڕەفتاری ناشرینیش دەبێن کە دژی کۆمەڵایەتی لای دشی لای وەکو ئامار هەنمەوە ساسیار لەوەی کە بزانین بەڵاو ئەوەندە گەنج لە ماوەی ئەوەندەیە کامانە تەلەبەی هەمووی مەکتەب بوون بەڵام بۆی داخستنی وڵەکانیان و بێکاریان وێستا ڕویان لە نێرگەلەخانەکان و تەنان مەشروب و ئەمانەش کردووە بەڵێ لە ڕاستی ئەگەر ئاماری دەقیقە بێ لە ڕاستیە شۆکێنەرە ینی بە جۆرێک لێدێت تۆ هەر ینی پەلەقاژە و تێکەوە کە نازانی چی بکەی ینی زۆر جار هەیە خۆشبەختانە لەوەی کە ئامارنی لەسەر بابەتانە لە ڕاستیە کە ئامارنی خۆشبەختێنی ئەوێ چکە تۆ ئەگەر حساب بکە من پێم وایە لە 160 بۆ 70 لە 170شەوە مناڵەکانی ئێمە خەریکی موبایل و ئایپات لە ماڵەوە ئەو گومانی تیانە لە 160 بۆ 70 زیاتریشی وای دادنین بەلانی کەمە لە 120شی فێری خەریکی نێرگەلەکێشان و ئێمە چکار بە حسابی خۆناغەکانی خوێندن کرد تا دەگاتە 12 ئەمەدەی بە حساب یعنی لەسەر وەزارەتی پەروەردە حساب دەگات 12 و بەشێکیشی فێری نێرگەلەکێشان و چوونە دەرەوە و کۆڵان و شەو تا درەنگانێک بوون ئێبابیێنە بەرچای خۆمان مناڵێک گەرزەکارێک تا 10 شەو 11 شەو نێتەوە و خەریکی نێرگەلەکێشان بێ و دایم ساعت لە پارکا بێ فێری چیە بێ من پێم وانەیە فێری ڕفتارێکی زۆر باش بێ و فێری هەڵسوکۆتێکی زۆر باش بێ ئیلا بێ فێری جگەرەکێشان بێ یا فێری مەشروب خواردنەوە بێ یا فێری جنێودان بێ و یا فێری کۆمەڵە ڕفتاری خێزەوەری مامۆستاسیار ئایا لە جێرەوەی ناوەندەکانی خوێندن هیچ هاندانێکی بۆ ڕفتاری باش هەیە لە نمونە میدیاکان لە نمونە ڕێکخراوەکان لە نمونە ڕێکلامەکانی تەنانەت سەر ڕێگە و بانەکانیش هیچ شتێک هەیە کە هانی منداڵ بدا یا خۆت هانی هەرزەکار بدا لەوەی کە ڕفتارێکی باش وەربگرێت لە ڕاستە لە کۆمەلگای کوردیە خەمی مناڵ نەبێتە خەمێکی گشتی خەمی فەردە ینی من پێم خۆشە مناڵەکەم لە باشترین شوێن بێ ئەو پێی خۆشە مناڵەکە لە باشترین شوێن بێ بەداخەوە کەم یعنی بەگشتی ئەتوانێت ئەو قسە بکەیت ڕەچاوی بارودۆخی مناڵمان نەکردن شازی پەروەردەکردنی مناڵمان نەکردن ئێمە لە ماوەکانی ڕابردووە کۆمەڵک ینی لەگەڵ کۆمەڵە هاوڕێ دانیشتبوون کۆمەڵە ڕیکلاممان وەرگرتەوە کۆمەڵە ڕیکلاممان بە نمونەی هێنا پێش بزانین ئەم ڕیکلامانە چی بەرهەم دێنن ینی با بزانین دەگاتە کوێ سێر کرد ئەمانە کۆمەڵێکی بێڕێزیتەیە کۆمەڵێکی جیاوازی جێندەری تیا با بڵێن لە نێوان ژەکەسەکان و کۆمەڵێکیشی بۆ منە فێری وشەی ناشرێ دەکات فێری جنێودانە دەکات بۆیە بەگشتی ڕاگەاندنەکان بەگشتی ئەوە دابنێن و ناوەندەکانی تریش لەو ئاستانین بۆ منە خەمی گشتیان خەمی مناڵ بێ ئەگەر دیقەت بەرێ باشترین نمونەیەنینەوە چکە نمونەی سادە ساکار بۆی هەممانی تێ بکەین ئاو بڕۆ لە بازاڕ دیقەت بەرێ ئەو مناڵانەی کە ئیش دەکەن لەمانێ ئەگەر کامێرێکی پێوەکە یا کامێرێکی بە دواکە یا خۆت بە دوای بە تا ئێوارە بەلانی کەم بەلانی کەمەوە زیاتر لە 100 کەس
يعني تحرشي بابلين وشي ناشين برامل منالا كان جني بينا قسناشي بيكن وعزيت شنو بلاش يودبن بوي ما او منالي كلا درو ايجاكا بمنالي خماني نازان نجادوي كهاو كاريب كان لروي موا ومنالي كلا شوني كابين بشاز كي تعزيد رب بمنالي خماني نازان خمي منال خمي كي قشتيكم القا امانيا بداخوا كبي خمي قشتي اما به شكو منال لداتو لما كان رابردو لما كان داتو بيت دهاتوكم القا اما بوي يعني بزوري رجيم منالو او مكارسات ثانيه بسر منالات لا طاقه وزير خلاوي كل هذاك شو تدروا بوي كبي بخمي قشتي امن الله كوات لم بيباكي وزارتي پرورده ياخذ ليانا بيوني داركان ام باردو خي كوا دروز بو او ميديا زوراني كوا بالپشتي بلاوكردني وشي ناشرين وركلامي ناشرين كان اما بچ امانجه ياخذ يعني كومالغا بو كيو برواب والله بدڵنیایە ئەمانە ڕۆڵیان هەیە لە تێکچوونی لانی کۆمەڵاتی کۆمەلگای ئێمە بەداخەوە دەرەنجامەکەشی بینینەوە ئێمە ئەگەر دیقەت بێتێ زۆربەی زۆری ئەوانەی کە سپۆڕی ئەم بوارن با بڵێن لە بواری کۆمەڵاسی و دەروناسی و کاری کۆمەڵاتیوانە شارەزایەکی زۆر باشێن زۆر هاوارەکەن ینی بە شێوازی ئاشکرا بەبێەوەی کە سڵ هیچ کەسێک بنەوارەکەن ئەم کۆمەلگایە بەم شێوازە ناڕۆ بەڕێوە بەم شێوازە ئاراستە ناکرێت ینی تەوجیهی پەروەردە شتێکی سەربەخۆیە لە هەموو دنیادا خصوصیەتێکی زۆر تایبەتیە یان لە پێش هەموو دامەزراوەکانی ترەوەیە ینی تۆ ینی ئەگەر باسی حکومڕانیت کتێبێ ئەو لەوێتی کار بخەیتە پەروەردە بەداخۆ لای ئێمە يعني تو دقت بين چندین وزارتی تر چندین لانی تر لپیش وزارتی پرودار بوی امانه سپیل خوشان تلینو يعني اگر من ظلم خوش بوی که کمالگا بمشاز ارسته و خوشان باچه کیدن يعني اگر من رول ما به اگر دقت من نمونك بمشاز انمو زور جري دايك باق امر ما يكن لين موبايل و ايباتي ميره بيلين لين ميره خرابه وانا بلام او اياتي وانا كياتي سيرك طبعا الموبايل ايبادات شيبه عنفو تنوديجيو فيري جنودانو هالصونو برزيك الدنو امشتانا فيري امشتانا دبي انا املالا دي قتي زور جاري من هي يعني نجي شو تدسال وانا سيرك شغله داك يلا دا شغله باوكي يلا دا تفلا باوكي كتفلا داكي اكا داكي بيسير لمنا لكم بو ايك لم تو روجارك بوش ازا برودت كنت بوي اواني بمشازه من البرودة كس روجارك بشكانتي يلا دا روجارك به تفيانتي كا روجارك به دريانه كلاملاته شو أما يعني من زور جارين مني أو من هيك كتب بمشي هذا سقط من على كفر وردكرت بوي شاور أو مكر رحني بيتك بوي شاور أو مكر رجل لرجال بزي بيتا بيتو خمي أملاته بيا خمي فلان كس وفلان ريش بي وفلان كسي وفلان كساتي بيا نيتي إذا أجر سيريكم الجاي مكا زور كم كاتي يعني رزقي تايبة دجيل لكس أكاديمية كان لكس بسبورة كان أملاته زور كم كاتي بو لبروي شوازي پروردكني أملاته بمشي هذا كأوان خوال لسانة دان هوا بەڵام دڵنیا بەخۆشە لە داتۆ ئیسفادە لەم پرۆسەیە ناکەن و زەرمەند یەکەم هەر خۆشیان دەبێت مامۆستا ئەگەر دەرگای قوتابخانەکان کراوە بوونایە ئایا یەک جارم فەراغش بەو شێوازە بوو زانی کاگە جەلال خۆی میشکلەکە ئەمەیە ئێمە ئەگەر ئێستا من مناڵەکەمەیە بۆ 6 ساڵە بڕۆ بکە لەگەڵ دایکە هەرچەنە من لەوانەیە بڵام کەمتەر خەمتریش بم لەبەرەوەی کە ئیش و کار و کۆمەڵەتی زامانترمە بەڵام شەو لەگەڵ دایکە خەریکی ئەمەین کە بۆن من لەگەڵ پرۆسەی پەروەردە بەرهەمی بێنین ینی خوێندی فێرکەین ینی چۆن ئەم منەجەکەی من بۆ وەرگتۆ لە ماڵەوە خەرکی سعی پێکردین خۆ ئەگەر بۆن منە 2 ڕۆژ حکومت بیتوانە لە هەفتەیەکە 2 ڕۆژەکە ینی مشکلەکە و پلانی پەروەردە ینی پەروەردە ئەبێ خۆی ئەم پلانان دابنێ ئەگەر لە هەفتەیەکە 2 ڕۆژیش داوامە بێ مناڵەکە هیچ نەبێ مقەیەد دەبێ بۆ 2 ڕۆژێک کە ئەم دەزانێت چی بکات هیچ نەبێ من دەتوانم 3-4 ڕۆژێکی کە ئیداری بەم تا ئەو 2 ڕۆژێک کەوتێ و خوێندنەکەی خۆی کات بەدڵنیایەوە سوودێکی زۆر باشێ بێگە هەر کردنەوەی دەرگای قوتابخانە بۆ خۆی ئومێد و هیوایەکە بە خوێندکاران و خوێندکار ڕاستە بەشێکی لەوانەیە بڵم لی ناومێد بوو بێ ئەویش پەیوەندی بەو پلانە تۆکمەیە کە حکومەت دایڕشتووە هەم لە شێوازی با بڵێن سەقەتکردنی مامۆساکان لە پێنەدانی پارە و گرنگی نەدان بە مامۆسا و گرنگی نەدان بۆ پرۆسە پەروەردەیانە بەڵام بەکوی گشتی کرانەوەی قوتابخانەکان و ناوەندەکانی تر سوودی زۆر زیاترە لەوەی کە ئێستا نەکرێتەوە چۆن لە ڕاستیە تۆ هەر ئەوەی کە ئێستا دڵنیا دەکەم زیاتر لە 20,000 مناڵی مەرحەلەیەکی سەرەتایی هەیە ئەم 20 بڕۆ ئێستا زۆربەی زۆری و دایک و باوکانە بدوێنە بڵێ ڕۆژ چی ژیانێکت هەیە بەدەست ئەم بێ مەکتەبیەوە يعني من خوم إسا دلكم روشنية بون من منالكم بمن باوك أم كورونا كي توابه باوك أم دام بون أكريتو باوك كيف مكتب خانة يعني براسي بيقوم نازم شيء جوابه مو بلام يعني بوشي ناسي بمكتب أي براسي أما بيوني بكورونا كورونا بون من نخوشيكيا نازن بازار زوزو قلب على كافتيا زوزو قلب على مزجوتك خلقيتي هموشو نكان برا نازن بو أبي بس كتاب خانة كان يرد أم بريانا وريقري من براسي سرم لي تعجمه يعني بوشي بريانا كان بس أبينا وند كان يخوندن بقريته
ئەی بازار من ڕۆژانە بڕۆ ئەم هەموو خەڵکەیتی هەمووشی بێکەوەیە مامۆستا پێشەوەشی کە کۆرۆنا هەبێ بخێن مامۆستاکان ینی زۆر بە بەڕوونی هاواریان دەگریت پارەمان پێنی هەبچین بۆ خوێنگاکان یعنی مامۆستایە کە تۆ برسی بێ مناڵەکەی خۆشی گرفتیەوە چۆن تا مناڵی خەڵکی پەروەردگار حکومت خۆی نایەوێت ینی زۆر ئەم بابەتە ڕوونە بەڵێ بەدڵنیایە ئاخر خۆی کێشەکە ئەوەیە تۆ کاتێک کە گرنگیت بە مامۆستا نەدا و بە هاو نرخی مامۆستات ڕوون نەکردەوە من ئێستاش پێ دەڵێمەوە والله 6 گەڕک 7 گەڕک ئەگەر مامۆستاکەی خۆم بینە لە ڕوون نەدا سێریکە هەتا ئەم ساتەش کە مامۆستاکەی خۆمە بینم لە ڕوون نایە یعنی حەز ناکەم بەڕاستی ڕوبەڕوو قسەی لەگەڵاکەم حەزەکەم بە تەلەفۆن قسەی لەگەڵاکەم یا هیچ دەبێ من ڕووکەم ئەو لای کە قسەی لەگەڵاکەم بۆ لەبەرەوەی شکۆی مامۆستا نەپارێزرا بوو هەیبەتی مامۆستا نەپارێزرا بوو لە هەموو دنیادا یعنی حرمەتی مامۆستا و کەسایەتی مامۆستا و ڕێزی مامۆستا لە سەر و سەرۆکی حکومەتی وڵاتە شۆیە لە سەر و هەموو دامەزراوەکانی وڵاتەوەیە تۆ گەر ئەم حرمەتت بۆ مامۆستا جێڕا یعنی من ئەگەر لە شوێنم حکومەتە بم قرز کەم بۆ مامۆستا ناڵم بۆ منە مامۆستا بۆ منە بێپارە بێ وەزعی خراپ بێ یا بۆ منە خشکۆلەکە دار بکرێ بە هیچ من ئەگەر لە شوێنە حکومەتم ناڵم ئەم شتان ڕووبە بەڵام هەڵبەتەکە تێنەگەشتنەکە وایە بۆ شێوازی مامۆستا ینی بۆ گەورەی مامۆستا بۆ تێگەشتنی مامۆستا شێوازەکە بەم عەقڵەتەکە بەم شێوازە بووە چی مامۆستا هەر شەقیان تێڵدا ینی لەسەر جادا ئیتر تۆ لەمە خراپتر بەس مامۆستا من دەمێت سەرنجت بۆ بابەتێک ڕابکێشم لەم ینی لەگەڵ خانەوادەیەکی بەڕێز باوکێکی کە وعی هەیە و خوێنەواری شەوانە لە پەروەردەکردنی مناڵەکەیە هەندێک گرفت هەبوو من وەکو سەرنجەوتم ینی چۆن پێم سێرە و مناڵی تۆوا ڕەفتارەکە وەڵامەکەی زۆر لام سێر بوو ینی پێم خۆشە کۆمنتت هەبێت لەسەرام وتی ناکرێ من مناڵەکەم لەم کۆمەلگایە بە شێوازێکی ڕێک و پێک و زیرەک و مسەقف و بە ئەدەب پەروەردە بکەم ئەچێتە دەرەوە 20 مناڵی تر هەیە فۆرمی ئەمیان نییە بەم شێوەی بیر ناکەنەوە ئەمان نوعێکی ترن وتی ئۆتیماتیکە مناڵەکەم لەناو ئەم 20 مناڵەیە بێتە قوربانی هەر هیچ نابامنیش تۆزێ پەروەردەکەم بتوانێت لەم کۆمەلگایە بەرگە بگرێت ینی بە زمانێکی سادە ئەبێ ئەمە مناڵەکانمان بێئەدەبانە پەروەردەکەم بۆی لەم کۆمەلگایە بتوان بەرگە بگرن و بمێنە ینی ئەمە گرفتەکە ینی پێم خۆشە ینی قسەت هەبێت لەسەر ئەو بابەتە لە ڕاستیە من بە هیچ شێ لەگەڵ بابەتە نیم چکە ئێمە ئەبێ مناڵەکانمان وا پەروەردەکردن کاریگەری هەبێت لەسەر ئەو مناڵانەی کە بەداخەوە بەدەستخوایان نییە و ئەو ژینگیان بۆ ڕەخساوە کە بۆ شازە ناشینە پەروەردە بن یا بۆ شازە ناشینە بێنە بەرام ئێمە ئەگەر بۆ منە لە کاتێکە ژینگەمان بۆ ڕەخسا بوو یا باڵێ دەرفەتێکی باشمانە بوو هەبێ مناڵەکانمان بۆ شازە پەروەردەکردن هیچ نەبێت لانی کەم کاریگەری لەسەر دوو مناڵی وا گوناح و بێتاوان کاریگەری لەسەر دوو مناڵی ئاوا بەرهەم کاریگەری لەسەر دوو مناڵی ئاوا دروستکە بەدڵنیاوە من ئەزانم تێڕوانی نەکەی لە چۆ سەرچاوی گرتەوە بەڕێزە بەڵام ئێمە نابێ بۆ شازە بۆ عەقڵیش بێ ڕەنگە زۆر بنە و نمونانە لە بەڵێ ئێمە نابێ بۆ شازە مامەڵەکەین پێمان وابێ کە کۆمەلگا هەمووی خراپە گەر بۆن لە کاتێکە مناڵەکەشمان ئێمەش باشش بێ کۆمەلگا خراپە نا مشکلەکە ئەوەیە ئێمە کاتێکە مناڵەکە بەرهەمێنین ئیمامی عەلی ڕەزای خۆی لەسەر بێ وشەیەکی زۆر جوانی وتێکی زۆر بەناوبانگ شیە ئەڵێ ئێمە با مناڵەکانەوە بۆ سەردەمی خوان پەروەردەکەین نەک بۆ سەردەمی خۆمان مانای ئەوە نییە کە بۆ منە ئەو سەردەمەی کە ئێمە دێن هەمووی خراپە با مناڵەکانمان بە خراپی گەورەکەین نا ئێمە کۆمەڵێک گۆڕانکاری ڕوئەدا دەبێ مناڵەکانمان فێرکەین کە گۆڕانکاریانە بە سادە و ساکاری قبولکە و کاریگەری لەسەر مناڵەکانمان دروست نەکە کاتێک کە مناڵەکان ئێرمە بازار ئەنێرمە ناو کۆمەلگا مناڵەکان فێری جنەوە دەبێت فێری ڕەفتارێکی ناشیر نەبێ ئەوەی کە ئەم شتە حەق بەم شتە دەدا ڕەوای بەم شتە دەدا ئەوە منم کاتێک کە ڕوبەڕووی منی دەکاتەوە چۆن ڕەدفعل بێ بەرامبەر بەمە زۆر جارێ مناڵ هەیە ڕوبەڕووی ئەو بووینێتەوە کاتێک کە تب لە دایکیەکە دایکیەکی لیدا بابڵێ عەزیەتیەدا سەرزەنشتێکە لەسەر ئەم ڕەفتارێکیکە بەڵام ئەمە هەڵەیە تۆ خۆ دەزانی کە ئەم ڕەفتارە لە چۆ فێر بووە لە سۆشیال میدیاوە لە ئینتەرنێتەوە لە مناڵی خەڵکەوە ئەم شتە فێر بووە یا لە چواردەوڵەکەتەوە فێر بووە بۆیە مناڵە گوناحی نییە کاتێک ئەم ڕەفتارە بۆ تۆ ئەکاتەوە تۆ توانی بە شێوازکی زۆر جوان بە یەک جەلسە بە دوو جەلسە بە ماگێ بە دوو مانگ سێ مانگ وڵامی ئەم شتێ بۆ ڕاستکەیتەوە بۆیە وەرگرتنی شتی هەڵا يعني لو أنا بقول بأسانتني شيء ما في ريشتكي حلا ببين بلام زور بس زحمة توانين أمشي حلا رد كنوا بو برزو بو همو برز أنا شكلها بيد كنوا من بيش ولا قال أنا نيم تو من علىك خود جوان برودكا وبرودك هيز نبي كاريجي لسه من علىك دواني كدوس كان وبتوانين يا ما بهمو مان أو أنا كتوانا من هي من علىك من وبرودكن أو من علىك جناح ينيو تواني ينيو لنا أمجينجو وبوجور عقلته برودك لو جا كاريجي لسه أنا درس كده زۆر باشە زۆر سپاس مامۆستا کاتمان نەماوە سپاس دەکەین لەوەی کە میوانی پەیامی ڕۆژ خێر بێ مامۆستا سپاس دەکەین ئازان و خۆشەویستان دیارە هەرچەندە بڕیار وایە کە پێم وایە لە حوتیەکە دەرگای هەوڵەکانی خوێندن بڕی خوێندکاران داواگەشتی بکرێتەوە بۆ هیوایی کە وەک مامۆستاستیار توێژەری کۆمەڵایەتیش ئاماژەی بەوە کردەوە فەراغە گەورەی هێستا لە ماڵەکان و بە تایبەتی بۆ منداڵان دروست بۆ پڕ ببێتەوە خۆ هیچ نا لەوە باشترەکە منداڵەکان لەسەر کۆڵانەکان من کە بەداخەوە هەمومان خەریکە دەبینە قوربانی بێپلانی وەزارەتە جیاوازەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ناوبڕێک وەردەگرین و دێنەوە لاتان تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ
بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بە باشترین کواڵەتی دەستمان پێکرد و وەک هەمیشە باشترین بەرهەم پێشکەش دەکەین. کارگەی هەڵاڵە بە ئەزموونی 12 ساڵی ڕابردوو لە دروستکردنی بوتڵی غازی ماڵان کە ئێستا لە تەواوی کوردستاندا بوونی هەیە بەردەوامە لە خزمەتکردن و ئێستا هاوشێوەی کارەکەمان تەنکی غازی LPG بە هەموو قەبارەکانیەوە بە باشترین کواڵەتی و ستانداردی ئەوروپی لە ژێر چاودێری کواڵەتی کۆنترۆلی حکوومەتی هەرێم و کۆمپانیایەکی تایبەت بە چێککردنەوەی تانکەکان لە ڕووی کواڵەتی و دانانی ئەکسسواراتی ئیتاڵی بەردەوامە لە بەرهەمهێنان. ئێستا هاوڵاتیان و هاوردەکاران دەتوانن بێ دوودڵی تەمچی غازی هەڵاڵا بەکار بهێنن کە گرنتی 100% لەگەڵە بۆ ماوەی 10 ساڵ. وەک هەمیشە لە هەرزانی نرخ و باشی کواڵەتیدا بێ ڕکابەرین. کۆمپانیای هەڵاڵا باشترین جۆر سەلامەتی هەمیشەیی. ڕووناکی کامێرا ئاکشن. زام چێکی شێف مەحموود. ئەرە بەختەوەرێم چەند دڵخۆشم کە شێفم شێف مەحموود شێفێکی بەناوبانگێم بە بێرنجی مەحموود بە بێرنجی مەحموود هەر لە سفرە و خوانی ماڵان هەتاکو سەر سفرەی سەیرە برنجی مەحموودی لەگەڵە هەر خۆریەکەمی مەحموودیان هەرە برنجی مەحموود شان لە شانێ نادرێ لە تام و بۆن و بەرامە چون خۆم و ئێوەش دەزانن برنجی مەحموود یەکەمە هەرە برنجی مەحموود برنجی مەحموود یەکەمە هەرە برنجی مەحموود. ئەم کوڕانەی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە. ئەم چەشناوی باریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە. هەر جوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی. نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە. بشاری نینی تامێکی لە یاد نەکراو. برنجی سروشتی شیمال لەسەر خواست و داوای زۆری هاوڵاتیانی خۆشەویست دوای گەڕان و هەوڵێکی زۆر لە باشترین کێڵگەکانی وڵاتی ئێران ئەم جارە برنجی سروشتی شیمال باشترین و خۆشترین برنجی دەنەکخری شەژمانگەی دەرەجەیەکی ئێرانی بۆ ئێوە هێناوتە کوردستان. ئەم برنجە دەنەکخرا باشترین و بەتانترین برنجی گردەی کێڵگەکانی ئێرانە. ئێمە کێڵگە بە کێڵگە گەڕاوین بۆ ئەوی باشترین برنجی سروشتی و بەتام و خۆش بۆ ئێوە بدۆزینەوە. بە چاڵتوکی لە جوتیارەکانمان کڕی و خۆمان کڕەمان کردووە تاوەکو دڵنیا بینەوە لە پاکی و پوختی برنجەکەمان. ئەم برنجە پڕ ڤیتامین و کانزای سروشتیە بەبێ مادەی کیمیایی و پارێزەرە. لەگەڵ ئەم برنجە هیچ خەمی بەرزبوونەوەی شەکرە و کۆڵسترۆڵت نەبێت چونکە برنجێکی ئۆرگانیکە و پڕە لە مادە و کانزای سوود بەخش. هەروەها ئەگەر تەنیا برنجی سروشتی شیمال بخۆی هیچ خەمت نەبێ قەڵەوت ناکە. تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە بۆیە برنجێک خۆن لە سەرچاوەکەی دڵنیا بن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بەڵازدان و خۆشەویستان دیارە تەوری دووەمان قسەکردنە لەسەر پاسکی سواری شاخەوانی بەڵام پێشەوە دەچینە لای پەیامنێرەکانمان لە شوێنە جیاوازەکانەوە کە دیارە لە هەڵەبجە لە دەربەندی خان و لە سلێمانی هەولێر بابەتی جیاواز و چالاکی و زانیاری جیاوازەیە کە لە ڕێگەی پەیامنێرەکانمانەوە بۆتان دەگوازینەوە. دیارە لە مەراسیمێکدا کە دوێنێ سامان فەتاح پەیامنێرمان لە هەڵەبجە ئاماژەی پێکرد قوتابخانەیەک لەلایەنێکێک لە سرمایه‌دارەکانی هەڵەبجەوە بە کاملی دروست کراوەوە پێشکەشی کەرتی پەروەردە دەکرێت بە کامل پێداویستیەکانی ناویشەوە کە دیارە لە ماوەی چەند ساڵی ڕابردووە با بڵێن بە تایبەتی لەم ساڵی کڕتیە پەڕی بەسەر کە وڵات بەسەر کۆرۆنادا
زیاتر لە پارێزگای هەڵەبجە خێرخوازان و سەرمایه‌دارانی ئەو شارە بوون کە لە هەموو ڕێکەوە هاوکار و هەڵبارگەیەکی باشی کەرتی تەندروستی بوون لەوێ و لە ئێستاشدا یەکێکی دیکە لە سەرمایه‌دارەکان دیارە قوتابخانەیەکی بەکامل پێداویستیەکانەوە ئامادە کردو و دروستی کردووە پێشکەشی کردی خوێندنی دەکاتەوە. دەچمە پارێزگای هەڵەبجە لای پەیامبەرمان سامان فەتەح. سامان سڵاوی خوا لێبێت، ئێستا لەکوێی و زانیاریەکانی دیکەی پارێزگای هەڵەبجە چین جیاواز لەو قوتابخانەی کە دروست کراوە و ئێستا جەنابەت لەوێت و زانیاری زیاترمان پێ بدەیت. کاکاشم باینکە سڵاوتان لەبێ کاک جەلال، سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام بێت. دیارە ئەمڕۆ چەند چالاکیەگەیە لە هەڵەبجە لەلایەن ڕێکخراوەکانەوە کەمپینێکی بەخشین دەست پێ دەکات، بەخشینی سەرۆت و سامان بۆ ئەوەی کە ماڵە هاژارەکانی سنووری پارێزگای هەڵەبجە سوودی لێ ببینن کە دیارە بە ئەم کەمپینەش ژمارەیەک لە ماڵی فەقیر ڕۆژە لە سنووری پارێزگای هەڵەبجە لە ڕووی مادیەوە سوودمەند دەبن. من ئێستا لە قوتابخانەی ئاسۆی حاجی محەممەدی بامۆکیم کە پێشووتر قوتابخانەی شاوە بوو، دیارە لەسەر ئەرکێ و خێرخوازە ئەم قوتابخانەیە نۆژەن کراوەتەوە و دروست کراوە. دیارە بەدەر لەوەش ژمارەیەکی زۆر لە پرۆژەی خێرخوازی لە سنووری پارێزگای هەڵەبجە ئەنجام داوە. مامۆستا سوپاس بۆ دەرفەتە ڕاستەوخۆ لە پەیامەوە لەگەڵتان. ئەم قوتابخانەیەکێکە لە جێدەستەکانی کاک ئاسۆی حاجی محەممەدی بامۆکی ئەمڕۆ کێ بەشدارە بێ لەکردنەوەی ئەمڕۆ خۆشبەختانە بەڕێز وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان جەنابی پارێزگاری هەڵەبجە و جێگری وەزیری بازرگانی و سەرجەم بەڕێوەبەرایەتیەکانی هەڵەبجە و میوانانی خۆشەویست و مامۆستایانی ئازیز و ڕۆژنامەوانان ئەمڕۆ لەکردنەوەی قوتابخانەی ئاسۆی حاجی محەممەد بامۆکی لە هەڵەبجە خۆشبەختانە لەم مەراسیمە ئامادە بن. ساسەوەوترێ زۆر ینی جێدەستی ئەم سەرمایه‌دارە لە پرۆژەکانی پارێزگای هەڵەبجە دیارە ئەوتری لە دوایام قوتابخانەی ئەحمەد موتەرجاویش نۆژە نەکاتەوە. ئەمە تا چەند دروستە؟ بەڵێ بێگومان ئەمە نۆژەنکردنەوە نییە، ئەمە دروستکردنە. ئێمە پێشتریش ساڵی 2010 باخچەی مناڵانی شەونممان دروست کرد کە لە پرۆتۆکۆلێکە ڕادستی حکوومەتی هەرێمی کوردستانمان کرد هەر وەزارەتی پەروەردە. خۆشبەختانە ئەمڕۆژ ئەم قوتابخانە گەورەیە ڕادستی حکوومەتی هەرێمی کوردستانەکەین و دواتریش ئێمە پرۆژەی دیکەمان لە خەیاڵایە. بەڵێ بە دڵنیاییەوە یەکێک لەو قوتابخانانەی کە لە پرۆگرامی بەڕێز کاک ئاسۆ حکوومەتی هەرێمک و تەنسیق ئێمە بۆ ئاوادانکردنەوە و دروستکردنەوە قوتابخانەی ئەحمەد بەجی مختار بەجی جافە لە هەڵەبجە کە نەوەیەکی وشیار و کاریگەر و سەرکردەی لەم شارە و لە کوردستانە پێگەیانەوە. بەڵێ دیارەکە جا لە ئێستادا وەزیری پەروەردە و ژمارەیەک لە بەرپرسانی ئیداری پارێزگای هەڵەبجەوە چین و توێژە جیاوازەکان مامۆستایانی ئاینی هەمویان لێرن من قوتابخانەی ڕادستی حکوومەتی هەرێمی کوردستان دەکرێت. بەڵێ زۆر سپاس بۆ هاوکارمان سامان فەتاح لە هەڵەبجەوە لەگەڵ مامۆ ڕاستەخۆ چینە هەولێر لەوێ کۆنگرێکی ڕۆژنامەوانی هەیە. هاوکارمان ئیدریس محەممەد بۆمان دەگوازێتەوە. ئەو نهامێتێک لەم دوسێ ڕۆژەش کە ڕوویدا گرانبوونی دۆلار زۆر تەسیری لەسەر بار و ژیانی کرێنشینان کرد. بەڕاستی من کرێنشین بۆتان ئەگەر بێ و بە تێن و تاسەری بۆتان بە 2 ساعتی شتوانە بیکە ئەو کرێنشینانی پەیوەندیم پێ دەکەن. ئەمە تەسیری زۆر لەسەر ژیانی کرێنشین کردووە. یعنی وای لێ کردووە بێتە خوار هەژاریش نەتوانی کرێکە بدە، نەتوانی ژیانی ماڵومدارەکەی بەرەوە. بۆیە ئێمە ئەوەی کە پێمان بکرێت چ لە ڕێگەی خەرخوازەکان چ لە لایانی پەیوەنددار چ پەیامەکە بگەینین ئەبێ کرێنشین لەم زروفە و لەم کاتە ناسکەدا هاوکاری بکرێت چ لە لایەن دەسەڵاتەوە چ لایەن پەیوەنددارەوە چ لایەن خێرخواز و چ لایەن دەوڵەمەندە خۆشەویستەکانی شاری هەولێر بەعام هەموو کوردستان و هەولێرش و ئێمەش ئەو پەری جوهد بەکاردێنین بۆ ئەوەی کرێنشین لەمە ئەساتەش دەربازی بێت. لە ماوەی ڕابردوودا پرۆژە هەبووە بە تایبەتی لە سنووری پارێزگای سلێمانی بۆ کرێنشینان. ئەم پرۆژانە بەکوێ گەیشتن؟ ئایا کرێنشینان لێی سوودمەند بوون؟ بەڵێ سەبارەت بە دروستکردنی یەکەی نیشتە جێبوونی یاخە پرۆژەکان ئەوەی کە ئێستا لە ئارادایە کە گەرمگوڕێکی زۆریدا و بۆ زانیاریشتا من بۆ هەموو ڕاگەاندەکان لێرە بۆتان باز دەکەم. یەکەی نیشتە جێبوون ساڵی 2012 کە بە بڕیارەکە دەرچوو کە دروست بکرێ. ئێستا لە تقریبا 9140 یەکە نیشتە جێبوون لە سەرتاسەری هەرێمی کوردستان دروست کراوە. ئەوەی هەولێر ژمارەکەی بە تەحدید 396 یەکەی نیشتە جێبوونە. بەرەو تەوابوونە ئێمە بە دانیشتنیشن لەگەڵ وەزارەتی بڵێن ئاوادانکردنەوە لەگەڵ جەنابی وەزیریش
و بە نووسراوی ڕسمیش وەکو کۆمەڵی کرێنشین نوێنەری ئەو خەڵکە بین لە دابشکردنی ئەو یەکانی نیشتەجێبوون سەر بە وەزارەتی ئاوادانکردنەوە لەبەر ئەوەی ئێمە دەمانەوێت بە عەدالەت و وەکرێنشین بە حەق خۆی بگا بۆیە ئێمە ئەوان پێڕاستپادین کە ئێمە وەکو نوێنەربین لە سەرتاسەری هەرێمی کوردستان بۆ ئەوەی هەم ئاسانکاری بۆ دیاراوی بینیتان کۆنگرێ ڕۆژنامەوانی کرێنشینانی سندیکا کرێنشینانی هەولێر بوو هەر لەسەر هەمان بابەت دێمەوە سلێمانی کۆنگرێکی ڕۆژنامەوانی هەیە پێکەوە بینێری دەبین 1940 ژێگەن لە هەرێمی کوردستانە دروستکراون لە کۆی ئەمانە 168 کۆمپانیا لە هەرێمی کوردستانە هەن کە کێبڕکێ کردو بۆ دروستکردنی ئەو یەکانە لەو جوباراندا لە هەولێر 85 کۆمپانیا هەیە لە سلێمانی 47 لە دووەکسی 6 ئەو یەکانش کە دابش کراون هەندێکیان هایکۆسن هەندێکیان لۆکۆسن و هەندێکیان میکسن واتە ئەوانی کە هایکۆسن دروست کراون لەسەر و 5 دەفتەرە بابنە دروست کراون بە گرانتریش لە راپۆرتەکە ئامارەکەی مافتە دەڕۆ ئەوەی کە زۆر زۆر گرنگە لە لای ئێمە بڕی تێچووی پارە کە نزیکی 7 ملیار دۆلار لەم پرۆژانە سەرف کراوە کە بەم شێوازەی لای خوارەوە لە هەولێر 11 ملیار و 26 میلیۆن و 339,597 دلار لە سلێمانی 3 ملیار و 207 میلیۆن و 624,493 دلار و لە دووەک 2 ملیار و 606 میلیۆن و 261,057 دلار ئەوەی کەمایی نیگەرانیە بۆ ئێمەی کۆمەڵی کرێنشینان لە کوی ئەم هەموو پارەی کە سەرف کراوە لە هەرێمی کوردستانە بەداخەوە تا ئێستا 564 یەکەین شەژێبوون دروست کراون بۆ کەسانی کەم دەرامەت کە بەڕاستی کەم دەرامەت من و سوودیان لەن ئەوش لە ناوچەی کەنەکە واتە لە کۆی 171,643 564 بۆ ئەو کەسانە بن کە دەخلی مانگانیان کەمە کە موچیان نییە کە کەسابەتیان نییە کە زۆر زۆر لەژێر هێڵی هێژارەوەن ئەوانی کە دروست کراون ئێمە زەڕبی سریان ناکەین بە ویژدانەوە قسە دەکەین بوونیان لە نەبوونیان باشتر بووە بەڵام قەیرانەکەی چارەسەر نەکردووە بەداخەوە ئەوە ژەگەڕێت بۆی کە حکوومەت هەرێمی کوردستان پلانی نەبووە نەیتوانێت پلان دابشکات نەیتوانێت پلانێکی تۆکمە جێبەجێگە تاکو قەیرانی شەجێبوون چارەسەرکە ئەمە هۆکاری سەرەکی بۆ بەوەی کە ئەم قەیران تا ئێستا ماوەتەوە جگە لەوەش ئێمە پرۆژەی سیتەک و زورگۆزمانەیە کە بەداخەوە لە 2009 ئەم یەکانە دروست کراون واتە 11 ساڵە حکوومەت هەرێمی کوردستان بە کۆمەڵێک بیان و جیاواز نەیتوانی خزمەتگوزارەکانی جێبەجێگەکەتەنە 34 میلیارد دیناری پێویستە ئێمە قسەمان لەگەڵ لە دوایین کاتا قسەمان لەگەڵ بەڕێز وەزیری ئاوادانکردنەوە کردووە چوونێتە لای و لەگەڵ پارێزگای سلێمانی و لەگەڵ نوێنەری وەزارەتی ئاوادانکردنەوە بەڵێنیان ناوە کە لە ئایندەیەکی نزیکدا کە لە ساڵی ئایندا یەکەمین کاریان ئەوە بێکە ئەو پرۆژەی سیتەک و زوجە بخەنەوە کە ئەو پرۆژەیەش 1500 یەکەیە ئەو 1500 یەکەیە 597یان لە سیتەکە 903شان لە زرجۆزە وەجگەلەوە ئێمە بەداخەوە لە ساڵی پارە ئێمە لە هەم ڕۆژەیە پرۆژەیەکی نوێمان تەقدیمی حکوومەتی هەرێمی کوردستان کرد کە پرۆژەیەکی زۆر باشە بۆ کەم دەرامەتان کە ئەویش شوقەمان بۆ دروستەکە ئەو وەبەرهێنا بە قیسێکی درێژخایەن بەبێ پێشێکی مانی بە 100 دلار وە تێچوو شقەکەش 2 دەفتەر و نیوە و کامل خەدەماتەکانی خۆشیکە بەڵام زۆر بەداخەوە کە حکوومەت بەتابەتی سەرۆکی حکوومەت کە ئەڵێ چاکسازی دەکەین و ئەم پەیامان گەیانۆتە خودی خۆشی و گەیانومان لای دەستەی وەبەرهێنان و من خۆم چوومەتە لای دکتۆر محەممەد لە سەرۆکی دەستە لە هەولێر پرۆژەکەمان تەقدیم کردووە و لێرەش تەقدیمی لایانی پەیوەنددارەکانمان کردووە هەموو ئەو لایەنانەی و هەموو ئەو بەرپرسانی کە خاوەنی قەڵەمی سەوز و سوورن ئاگاداری ئەم پرۆژەیەن ئاگادارن کە ئێمە لە هەوڵی ئەوان پرۆژەیە دروستکرین بۆ کەسانی کەم دەرامەتان لە هەموو هەرێمی کوردستانە لە هەموو شارەکانە کە بە شێوازێکە هیچ زەختێکە هیچ شتێک لە حکوومەت دروست ناکات چکە گوتمان تەنها داوای عەرزێکی ڕق و تەقمان کردووە لە حکوومەت هەرێمی کوردستان و باقی کۆمپانیاکە خۆی هەموو خەدەماتەکانی وەکو مەکتەب و خەسەخانە و دایانگا و هەموو شتەکان خۆی دروستیەکە جادە و کارەبا خۆی دروستیەکە بۆ ئەوەی نەبێتە باگراندی بۆ حکوومەت بەڵام بەداخەو هەتا ئێستا تا ئەم دقیقە لەگەڵ ئێوان بە بیانوی جۆراوجۆر بە بیانویکە لە بیانوەکانی کەمایی پێکەنینە بەداخەوە بێ ماڵن ئەو کۆمپانیا لاوانەیە ڕابکات ئێڵین کاکە ئەو کۆمپانیای کلیلەکەت ئاەتێ خۆی تێچووی هەموو شتەکە دروستەکە کلیلەکە ڕادستی هاوڵاتێکەکە مانی 100 دلار سن یا خوارڕاکە ئێمەش پێمان خۆشەڕاکە سپاسدانەکە من مامۆستا عوسمان سەرۆکی لە سلێمانی هەنێک ڕوونکردنەوە لەسەر داتاکان و لەسەر ئەو بەڵام لەرانی عزیز دیاراوی بینیتان دیارە کۆمەڵی کرێنشینانی سلێمانی بوون کە کۆنگرێکی ڕۆژنەمەوانیە باسییان لەو ئامارانە کرد کە حکوومەت هەرێمی کوردستان و وەزارەتە جیاوازەکان پاریان لە پارێزگا جیاوازەکانی هەرێمی کوردستان و بەتایبەتی لە هەولێر و سلێمانی کە سەرف کردووە بەڵام کەمترین ڕێژەی
ئەم پارەی کە لەوە بەرێنانە سەرفیان کردووە لە نیشتەجێبوونا بەر خەڵکی ژانشین کەوتەوە ئەویان باوەڕیان وایە کە کۆمپانیا هەیە بە ڕێژەیەکی زۆر کەم بە نرخێکی زۆر کەم دەتوانێت شخۆیەکەی نیشتەجێبوون بۆ هاوڵاتیان و کرێنشینان دروست بکە، بەڵام تا ئێستا مۆڵەت بەو پرۆژانە بۆ کۆمپانیانە نادرێت کە پێشتریش لە لێدوانەکانی داوای دووپات کردوێتەوە. کامەژە بۆەوە دەگەڕێتەوە کە دەبێ و کۆمپانیانی کە دێنێکە نیشتەجێبەکان دروست دەکەن لینکێکی باش یاخۆت پشکێکی لەگەڵ بەرپرسانە هەبێت ئەو کاتە مۆڵەتیان پێدەدەن و ئەو کاتەش ناتوانێت بۆ نرخ ئارزانەوە بۆ کوالیتیە باشە یەکە نیشتەجێبەکان دروستکەن ئەوی کە بینیتان دیارە کۆنگرا ڕۆژنامەوانیەکان بوون. وڵایزان دەچینە لای هاوکارمان وشار محەممەد لە دەڤەری دەربەندیخانەوە. وشار سڵاوت لێبێ و زانیارەکانی نوێیەکانی ڕۆژ لای تۆ چی هەیە؟ ئێوە لە بینەرانی کەناڵی ئەسمانی پەیام سەرەتا دەمەوێت لەوە دەست پێ بکەم بڕیارە کاتژمێریەکی پاشنی وەڕۆ ئۆتۆمبیلی دەربەندیخان بەڕووی شۆفێرانی بار هەڵگر و تایبەتیشدا دابڕێ بە ئەمانجی ئەوەی کە لەلایەن کۆمپانیایەکی تایبەتەوە بڕیاری ڕەنکردن و یاخود نوێکردنەوەی تونێلی دەربەندیخان دراوە، ئەویش بەو ئاڕاستەی کە لە ماوەی ڕابردوودا بەهۆی ئاگرکەوتنەوە و سووتانی بەشێک لە تەنکەرەکە بۆتە هۆی ڕەشبوونەوەی تونێلەکە، لەبەر ئەوە بڕیارە لە کاتژمێر یەکەوە تونێلی دەربەندیخان بۆ چەندی کاتژمێردا بخرێت و ئۆتۆمبیلە تایبەتەکان سوود ببینن لە سەر شاخی بەرانان و بار هەڵگرەکانی چەند کاتژمێرێک لە پێش تونێلەکە پێویست دەکات بوەستن و نابێت بە سەر شاخەکە داگوزەر بکەن بۆ ئەوەی کە ڕووداوی نەخوازراوی هاتوچۆ ڕوونەدا کە لە ماوەی ڕابردوودا بەهۆی داخستنی تونێلەوە چەندین ڕووداوی نەخوازراو بەسەر ئۆتۆمبیلە بار هەڵگرەکان لەسەر شیای بەراناندا هاتووە و سەرڕای ئەوەی کە خۆتان دەزانن لە ئێستادا پشووە دوو کار لە شارەزوو لە دەربەندیخانیش چۆتە قۆناغی جێبەجێکردنەوە سەرڕای پشووی ڕسمی. یەکەمیان ڕێگای گەرمیان دەربەندیخانە، ئەم ڕێگایە سەرڕای ئەوەی کە لە ئێستادا پشۆ کۆمپانیا وەلایانی جێبەجێکار بڕیاری داوە کە قۆناغی دووەمی پرۆژەکە و خەتاوکردنی ڕێگاکەەوە چکارکردن لە ڕێگاکەدا دەست پێ بکات و لە هەمان کاتیشدا بەڕێوەبەرێتی پەروەردەی شارە زوریش باخچەی ساوایان لە قەزای شارە زور دیاری کردووە بەوەی کە مامۆستایانی وانەبێژ دەتوانن لە دوێنێ و ڕۆژانی ئایندەش بچن بوچەکانیان وەربگرن ئەو پارەی وەربگرن کە لە کاتی دەوامی ئاساییدا دەوامیان کردووە و پابند بوون بە ڕێکاری خۆیانەوە. ئێستا کێش وەکو دەبینن لە پشتمەوە دیارە ئێرە بارەگای یاخود بنکەی بەڕێوەبەرێتی دەربەندیخانە هاتوچۆی دەربەندیخانە بەڕێز ڕێژەن بورهانم لەگەڵدایە بەڕێوەبەری هاتوچۆی دەربەندیخانە مێزانیە زیاتی وەربگرم ئایا تا ئێستا بۆچی نۆژەن نەکراوەتەوە و لە ئێستادا ئەو مستەفسەکانەی کە سوتاون چین و داواکاریتان لەسەری خۆتان چییە؟ هەڵبەت دوای سووتانی بەڕێوەبەرێتی هاتوچۆی دەربەندیخان کە لە حوتی مانگی 12 ئەم ساڵدا بووە، ئەو حاڵەتەی بەسەر هاتوچۆی دەربەندیخاندا هاتووە زیانێکی زۆر بەر بینا و کەلوپەل و زۆرێک لەو دۆسیانەی کە لە ناو بینای بەڕێوەبەرێتیەکەماندا هەبووە گەشتووە. دۆستیەکان زیاتر بەشی مۆڵەتمان زەرمەند بووە کە نزیکەی 500 کوڕاسە سوتاوە. ئەڵبەت هەمووم کوڕاسانە مامەڵەی هاوڵاتیانە بۆ بەدەستێنانی مۆڵەتی شۆفێری. لەو ڕێگەوە ئێمە توانیمانە لیژنەیەک داوای پێکێنانی لیژنەیەک بکەین بۆی جارێکی تر ئەو هاوڵاتیانەی کە زەرمەند بوون بەو هۆکارە بتوانین قەرەبووی ئەو زەروزیانانە بکەینەوە. جگەلەوە ئاماژت بۆدا کە بیناکەمان سوتا و بۆ نۆژن نەکراوەتەوە، فترەکەی کەم بووە لەو سووتانەکە هەتاکو ئەمڕۆ و ئەم پشوانەی سەری ساڵیشی بەسەر هاتووە. ئێمە لە دوای سەری ساڵەوە هەوڵ دەدەین لە ڕێگەی وەزارەتی ناوخۆ بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانیەوە ڕەزامەندی وەرگین بە دروستکردنی بینایەک لە سەر هەمان زەوی لەبەرەوەی لێسادا بیناکە بە تەواوی سوتاوە و توانم بڵێم تا ڕادەیە کەڵکی چاکردنەوەی نەماوە. ئەمە ئەولەوێتی شەکانمانە بێت. جگەل لەوەیش تا ئەو کاتە هەوڵە دەین لە دوای سەری ساڵەوەی ئێمە بە دانانی کابینە لە بینای بەڕێوەبەرایەتیەکەمان بتوانین دەوامی ئاسایی ڕۆژانەی خۆمان ئاسایی بکەینەوە. بۆی بەدیلی کارکردنان تا نۆژەکردن و دروستکردن کوێ بێت بۆ ئەو کەسانی کە پێویستیان بە مامەڵە بکەن لەگەڵ هاتوچۆی دەربەندیخانە؟ حوشەی ناو بەڕێوەبەرایەتیەکەمان حوشەیەکی فراوانە. هەر لە ناو هەمان بەڕێوەبەرایەتی بە کابینە توانین هۆبەکان بخەینەوە کار و
ئیشوکاری ڕۆژانەی خۆمان ئەنجام بدەین. زۆر زۆر سپاس بۆ بەڕێژم بووتان بەڕێبەری هەرچی دەربەندی خان و بەدواداچوونی زیاترمان لەسەر ئەم ڕووداوانە و دەرئەنجامی خۆپیشاندانەکانیش لە ئایندەدا دەبێت شاڵ. زۆر سپاس بۆ پامێرمان هوشیار کە لە دەربەنی خانەوە لەگەڵمانە بەویشیار سپاس بۆ زانیاریەکانت. بازلار پێما بێ لە بەشی دومی بەرنامەکەمانە خسۆباز لەسەر پاسکیل سواری شاخەوان. تو زار لە تەختەیە لە پاسکیل دەزانی؟ من لە شاخەوانیش لێزانم. ئەزان دیارەم تەوەرەمان قسەکردنە لەسەر پاسکیل سواری شاخەوانی کە ئەمە وەرزشێکی جۆرێکی نوێ لە پاسکیل سواریە کە ماوەی چەند ساڵێکە بە تایبەتی لە پارێزگای سلێمانی برێوی زۆری پێدەدرێت و زیاتر نمایش دەکرێت لە چاو پارێزگاکانی دیکەیە کە دەمانێت لەم تەوەرەدا قسە لەسەر ئەم یاریە بکەین ئەم جۆرە پاسکیل لە سواریەوە بە تایبەتی ئاستی تاکی پاسکیل سوارەکان و ئاستیان هەم لەسەر ئاستی هەرێم و هەم لەسەر ئاستی عراق بەگشتی و پێشبڕکە و خولانی کە لە سلێمانی دەکرێنەوە لە چەند ڕۆژی ڕابردوشدا هەبووە بزانین نەمانە چین بە میوانداری بەڕێز کاک فەراد محمود ئەندامی لیژنەی ئۆڵۆمپیلقی سلێمانی وەروە سۆز دڵشاد پاسکیل سواری شاخەوانی کاک فەراد بەخێر بێن سۆسان بەخێر بێن بەخێر بێن کاک فەراد با لێەوە دەست پێ بکەین چەند ڕۆژێک لەمەوە پێشبڕکەیە کرابوویەوە با سەرەتا لەسەرەوە پێشبڕکەیە قسە بکەین بزانین چی بوو و ئاستی بەشداری بووان کێ بوون لەکوێوە بەشداریان کرد بوو ئاستی پاسکیل سوارەکانی سلێمانی بەگشتی چۆن بوو؟ سەرەتا سڵاو بۆ ئێوە بۆ بانگهێشتا هەموو ساڵێک ئێمە بەسەرەکەنەوانێ و دیارە گرنگی باش بە پاسکیلێن سپاسدانەگەن لە خزمەتتان خێر سەبارەت بە پێشبڕکێەکە خۆشبەختانە چەند ڕۆژێک لەمە پێشبڕکێیەک کراوەکو ئەبینین لە زۆربەی کەناڵی عەلامەکان بڵاو کراوە ئەم پێشبڕکێیە بە ئاسانی نهاتۆتە بەرهەم ڕاستی ئێمە لیژنەیەکین ساڵێکە دروست بووین بۆ پاسکیلی شاخەوانی زیاتر تایبەت کراوین سەر بە لیژنەی ئۆڵۆمپین لەگەڵ کاعیرفان و کاک جانگل لێرە دەستخۆشیان لێگەم کە سێمانگێکە خەریکین بە سپۆنسەری ئاسیاسێڵ تەبعاً سپاسیەکەین ئەویش کە هاوکارمان بوو مەسرۆفی ئەم پێشبڕکێی گرتاستۆ توانیمان ئەم پێشبڕکێ سازکەین لە سەر جەمشار و شارشەکانەوە کە کۆمەڵە گاریچی محتەریفمانەیە ڕاستە دیار نین بەڵام زۆر باشن یعنی هەڵنەبژێراون دەستیان نەگیراوە بۆ ئەوی دەرکەون لە ئاستی نێودەوڵەتی و ناوچە عەرەبیەکانیشە ئەم پێشبڕکێ خۆشبەختانە لە 19 مان کرا 19 ئەم مانگە ڕۆژێکی خۆش بوو کە سەرجەم یاریزانەکان هەمومان لە یەکۆبینەوانێ و پێشبڕکێک بۆ سەلامەتی کۆتایی هات بە هاوکاری زۆرێک لە هاوڕێیانمان لە برا شاخەوانەکانمان چەند یاریزانی یا چەند پاسکیل سوارمان هەیە لە ئاستی ئایا پارێزگای سلێمانی یا خۆت هەرێمە؟ بەڵێ خۆت گۆزانی و ئامارە ئاسان نییە بەڵام ئەوەی کە هاتبوو بۆ پێشبڕکێگە نزیکی 6 نەفەر ئەبووین بە کوڕ و بە کچەوە هەمویان یاریزانی باشن تەبعاً ئەوەی کە بۆ پاسکی سواری لە شاخە دیارە قۆناخی سەرقیری تێپەڕاندنەوە ئاستێکی باشتری هەیە لەوانی کە لەسەر قیر لێخڕن پاسکی سواری باشن هەموو کەس ناتوانێت بێت پاسکی سواری لەسەر خۆڵ و لەسەر شاخکە ئەم جۆری پاسکی سواری ئەمە جۆرەکەی ناوی کرۆس کەنتریە ینی 3 جۆرمانەیە زیاتریشمانەیە بەڵام زیاتر کە ئەوەی کە باوە لە سلێمانیا جۆری کروس کەنتری و ئیندرۆ و داون هێڵمانەیە کروس کەنتری لەو دوانێتر ئاسانترە کە زیاتر ڕۆشتنە بەسەر خۆڵە بەرزی نزمی تایە تەبعاً تەکنیکی پێویستە یاریزانێک کە پێشتر لە خۆڵی نابێ بەڕاستی ناتوانێت بە ئاسانی لە هەوراز و شەویەکانە بە پاسکیل بێت و بچێت زۆر باش تاوان نەوشان ئەگەر ئێمە کوڕەکان قەینا تۆزە سەرشێتن بەس کچەکان چۆن دەکەن شاخە بێن هات و سۆزیش سۆزل شاد وەکو وەرسەوانێک وەروە پاسکیل سوارێکی شاخەوانی بۆ ماباس کە جیاوازیەکان پێشتر بگومان لە قۆناغی قیرەوە ڕۆشتی اینجا گەشتی دەوێت جیاوازیەکان چین پێویستە یان تایبەتمەندیەکانی پاسکی سواری شاخەوانی سەرخۆڵ لەوێ یانە وەزمونەی خۆت هەبوو بەشدار بوونی ئەوەش وازان بەشداریمان کرد من وەکو شخصی خۆم کە تا ئێسامە دووەم جارەوە کە بەشداری لە پاڵانەتێکی شاخەوانیە بکەم زیاتر پاڵانەتەکانی من لە سەرجادە بوون لەسەر قیر بوون هەم لە ناو عێراقا و هەم لە دەرەوەی عێراقا کە بەشداری پاڵانەتەکانم کردوی پاسکی سواری کە ئەمە جیاوازی هەیە لەگەڵ شاخەوانیە و زۆریشی فەرقە ڕاستە لەوانەیە یاریزانە لە سەرجادە نەتایج بێنێت باشترین شێوە تەکنیکی سەرجادە جیاوازترە وەک لە تەکنیکی یاریەکانی شاخەوانی چونکە جیاوازێکی زۆری ئەوەیە کە بەڕاستی شاخەوانی کە مەترسێکی زۆرتری هەیە وەک لە سەرجادە و کەسێکی ئەوێت کە بەڕاستی چاونە ترس بێ ینی لەو
سەر هەوراز و نشێوەکانی کە زۆر بەقوتە کە تیا سیباقەکەیتەوە ئەمە پێویستی بەوەیە کە تۆ پێشتر تەمارینێکی باش بکەیت کە هەوڵێکی باش بێ خۆت ئامادە بکەیت باشترین شێوە بۆیە بەشداریکەی من 11 ساڵەکە لەناو بواری پاسکی سواریام کە پاڵانی عێراقم و هەروە پاڵانی وڵاتانی عەرەبیم و خاوەن مەدالەی ئاڵتوونم بەڵام ئەگەر بێمە سەر بەشداریکردن لەم یاری شاخەوانیە بەڕاستی تا ڕادێ بۆ من قورسترە بێ سەرەتا هەتا کوڕایم لەگەڵ ئەم جۆرە یاریەیە ئەمە من بۆ جاری دوم بەشداریم کرد بە خۆشحاڵیەوە کە بە سەلامەتی تەواوم کرد و باشترین شێوەش بەڵام هەیە یاریزان هەیە لەوانەیە ئەو تەجروبەی نەبێت یعنی هەرەوەنە بە سەلامەتی تەواوت کرد بێگومان و پاسکیلەکانیشمان ئەگۆڕێ ئێمە جیاوازی هەیە لە پاسکیلی شاخەوانی بۆ بێگومان ئێستا ویستم باسی ئەوە بکەم کە پاسکیلی شاخەوانی کە وەکو لێرێ ئامادە و پاسکیلە کە جیاوازە هەم لە ڕووی شکڵ و شێوە هەم لە ڕووی کوالەتیشەوە ئەگۆڕێت جا بەڕاستی ئێمە لە ڕووی پاسکیلی شاخەوانی پاسکیلێکی واشمان نەبوو کە تیا بەشداری بکەین پاسکیلەکانمان هەرا کە زای بوو شتێکی احتیادی بوو کە نرخێکی کەمیشی هەبوو لەسەری ئەم جۆرە پاسکیلانە جیاوازەکەی ئەوەیە کە تایەکانی پێویستە ئەستورتر بێت کە لە کاتی شاخەوانیە بەشداریەکەی بەڵام لە کاتی سیباقاتی سەرجادە پێویستە تایەکەی باریک بێ ئێمە پاسکیلمان هەیە کوالەتێکی زۆر ئەگۆڕێت و تایەکانی باریکە و شێوازەکەی ئەگۆڕێ وەزنی کەمترە لە چاو وەزنی پاسکیلی شاخەوانیە بەڵام بەعکسەوە پاسکیلی شاخەوانی پێویستە وەزنی تۆزە زیاتر بێت و تایەکانیشی بڕێکپان بن و لە کاتی بەشداریکردنیشت پێویستە تایەکانت کەم هەوا بن یعنی هەوای تەواوەتی نەبێت تاکو بتوانی سێتەرە بکەی بەسەر یاریەکەیە و بەسەر پاسکیلەکەیە ئەوەیە جیاوازەکەی و هەروە ئێمەش لە تا ئێستا گرنگیەکە ئێمە زیاتر یاری سەرجادە بووە سیباقاتی سەرجادە بۆ گرنگیمان زۆر نابوو بە یاریە و ئەم یاریش کەم بوو بەڕاستی ئەمە ماوەی ساڵە 2 ساڵە کە ئەم لیژنەیە دەستخۆشییان لە یەکەم کە پەرەیانیاوە بەم یاریە گرنگی پێ ئەیانەوەی کە ساڵانە پاڵەوانەتی بکەنەوە بۆ هەموو عێراق نەک تەنها بۆ شاری سلێمانی باس لە ئاستی خۆت کرد لەوەی کە مەداڵی ئاڵتوونیش بەدەستێناوە بزانم ئاستەکانت بە گشتێکگەر قسەیەکی لەسەری بۆستی قسەیەکی لەسەر بکەیت چۆن بۆ بوویتە پاڵەوانی بۆ نمونە عێراق چەند ساڵە خەریکی ئەم پاسکیل سواری لەسەر جادە ئەڵبەتە ئێستاتەوێ لە شاخی شا بگەی بەچی من 11 ساڵە لە ناو بواری پاسکی سواریە تەمەنم 12 ساڵ بوو هاتمە ناو یاریە بە خۆشحاڵی هەر لە سەرەتای دەرکەوتنم لەناو یاریە کە بەشداریکردنم بوو لە پاڵانیتیەکان کە سەرەتا نەتایجی زۆر باشم هەبوو ئەویش پاڵانیتەکانی کوردستان بوو سەرەتا دواتر عێراق ئەوە من بۆ ماوەی 5 ساڵە بێت کە توانیمە پلەیەکەمی عێراق بەدەستێنم بۆ ئەم ساڵیش بە خۆشحاڵی و دووبارە و ئاستەمان بەدەستێنایەوە وەکو نادی نەورۆز و هەم شەخسیش هەروەها کە ئەمە دووەم جار بوو کە بەشداریم پاڵانێتی بکەم حەزەکەم کە لەمەشا چۆن پێشکەوتوم لە یاریەکانی سەرجادە و چوومەتە وڵاتانی دەرەوە بەشداری پاڵانەتی ئەوروپیم کردووە کە لە وڵاتی تورکیا لە وڵاتی ئیتالیا حەزم کردووە کە ئەمەش بتوانم هەوڵێک بم تایە کە وەکو یاریەکانی سەرجادە کە نەتایجم هەبێ پێش بکەوم تایە و گرنگی بەم یاریش بم نەتایجەکانت لە دەرەوە لەو پاڵەوانتیەکانی ئیتالیا لە تورکیا ینی وەکو بەنوێنەرایەتی عێراق تەمان یان نادینە نەخێر هەنێ پاڵانەتی هەبوو بە ناوی عێراق بەشداریم کردەوەیش پاڵانەتی وڵاتانی عەرەبی بوو بە تایبەتی چونکە ئێمە لە وڵاتانی عەرەبی ناتوانین بە ناوی کوردستان و بەشداری کەین چونکە وڵاتی ئێمە جارێ ینی هەرێمی کوردستان سەربەخۆنیە بەڵێ پێویستە بە ناوی عێراق بەشداری بکەیت و 2-3 جار بۆ 2 جار پلەی یەکەمی بەدەستێناوە ما باقی خاوەنی 7 مەدالیەم لە سەراستی وڵاتانی عەرەبی 2 مەدالیە ئاڵتوون و مەدالیەکانی تر زی و برۆنزن هەروەها بەشداری پاڵانەتی ئاسیایم کردووە لە وڵاتی کازاخستان و هیندستان کە ئەمەش پلەی 5ەم هێنا لەناو هەموو ئاسیایە هەروەها بەشداری پاڵانەتی ئەوروپیم کرد لە ساڵی پارە لە وڵاتی تورکیا بوو بەڵام ئەمەیان بەناوی عێراقۆ نەبوو بەناوی نادی خۆمانەوە بوو بەشداریمان کرد بەناوی نادی نەورۆزەوە کە بە خۆشحاڵیەوە کە مەسافەکەی زۆر بوو کە 100 کیلۆمەتر بوو ئێمە توانیمان بە شێوازێکی باش و لەگەڵ ئەو یاریزانە پاڵانانی ئەوروپا کە تایە بەشداریان کردبوو ئەنجامێکی باش بەدەست بێن و لەگەڵیانە مەسافەکە تەواو بکەین وڵا دەست خۆش بێ عافیانێت یەکەی شانازیە من شخص خۆم معلوماتانەم لا نەبوو کاک فراس خەڵاتستەکانی خۆم نەکەم باسی خەڵات و بینایی هێنا من یەک جابتمە تۆر باسی ناکەم لا ماشاءڵڵا ئاخر خۆی وەرزشەوانی خاتونیشمان لە کوردستان تۆزە کەمپیاوی ڕەنگە تاقانە بێ ینی کەسی ترمان بەو ئاستە هەماناوە پاسکی سوار
بەڵام کە من ڕقەمیان ئەویش لە عام لە عێراق باسکەم ئەو پەڕی شەژ یاریزانێکی باشمان هەیە کە منافەساکەن لە بینی خۆیانە هەیە لە جنوبەمانە و هەیە لە شیمالی شەمانە ئەوانیش یعنی بۆ شێوازە ئەنجامی باشیانە بەڵام هێشتا نەچوونەتە وڵاتانی دەرەوەکە ئەنجامی خۆیان بەدەستێن. کاک فەرات باس لە پاسکیل سواری شاخەوانی بکەین کە وەکو هەن ئەندامی لیژنەی ئۆلۆمپی پاسکیل سواری لە سلێمانی ئەو بەشداربوانەی دێن ڕەنگە هەبێت توانایی جسمی باش بێ بۆ پاسکیل سواری بەڵام تەکنیکێکی نەزانێ یاخود پێویستی بەهێنێ ڕێنمایی بێت ئەو ڕێکارانەی کە ئیگرنە بەر بۆ کەسێک کە هەر خۆی بێوێ سەرەتا فێر بێ دووەمیش لە پاڵەوانتیەکان لە بەشداریکردنی ئەو با بڵێن جۆرە لە چالاکیانە ئیکەن چۆن دەست پێەکەن ڕێنمایی تاویانە دەنێ ئەگەر کەسێک بۆ منم بەشدارە بووم بەڵام کوالەتی پاسکیلەکەم ڕەنگە باش نییە و گەری هەیە تووشی گرفتێک بووم و دوایش مەسئولیەتەکە بکەوێتە سەرشانی و لە کاتێکە ڕەنگە خەلەلێکی بچووک لە پاسکیلەکەم هەبوو بێ ئەو ڕێوشێنانە چین ئیگرنە بەر لە کاتی چالاکیەکانتانە. ڕاستێکی پاسکیلی شاخەوانی کاتێک کەسێک ئێ بێتە ناو پاسکیلی شاخەوانێ بەڕاستیە بێ سەرکێشێکی تیابێ ها چاونەترسێکی تیابێ ئەمە یەک دووەم پێشێ بێنە سەر تەکنیکەکە ئەبێ پاسکیلەکەت بەڕاستی پاسکیلێکی باش و کوالتی باش و شاخەوانی بێ وەتان چێکی یەکەن یانی پێشەوەی ئەو بۆ نمونە من داغڵە بم یەن کەسێکەیە پاسکیلەکەی من چێکا بوو مەسەلەن تێستکا چێکا بڵێ ئەمە بە کەڵگێدیان ڕەفزم کاتەوە بەڵێ ئێمە ئەو کاتی کە پێشبڕکێکەمان ڕاگەیان کۆمەڵێک مەردیشمان لەگەڵ یا بڵاو کردەوە وتمان بە مەرجانە پاسکی سوار ئەتوانێت بەشدار بێ ئەگەر ئەم مەرجانەتیانە بێ بەشداری نەکەی باشترە تەبعاً لەبەر سەلامەتی خۆی ینی بۆ منیش لە مەسەلەکە ناگۆڕێ ئەو بێ بەشدار بێ پێم خۆشە قەرەباڵێکەکەش دروست بێ و حەزەکەشی لا دروست بێ و دەفعیشی بکەم بۆ ئەوەی بێتە ناو بوارەکە و پاسکی سوار زۆر بێ بەڵام کە بزانم پاسکیلەکەی بە کەڵەگەنایە وەکو سۆزیخان باسی کرد ڕوونکردنەوە یا دەستی خۆش بێ هەروەکو وتی وا بوو ینی ئەگەر تایاکەت تۆ لە پاسکیلێکی شاخەوانیات باریک بێ بەڕاستی بەرگی ئەو بەردوو نزمانە ناگرێت کە تۆ ڕوبەڕوێ بیتەوە لەبەرەوە ئێمە مەرزمان دانابێت تایاکە وابێ با درێژی نینە ئیستۆپی ڕۆن هەیە ینی لەوجێ کەم کەسمان هەیە بزانێ پاسکیل ئیستۆپی ڕۆنی هەیە ینی سیم نییە تێگەی ئەم ئیستۆپە زۆر زەمانە ینی ئەگەر خۆت پێشتر سێتەپە کردبی و ینی ئەوەش خراپە بێ ینی ناڵم کەوتە ڕۆنەیتە تەواو لێ مەترسە ئەمە ئەو ئیتر پاسکیل ئاسن نەبێ باشترە ئەکسەریەتی پاسکیلە شاخەوانیەکان ئەلەمنیۆمن یان کاربۆنن شەرتیش نییە زۆر قورس بێ وەزنیان لە 10 کیلۆ دەست پێکا بۆ 10 کیلۆ ئەمە بەپێی کوالەتەکەی دەستەکەون نرخەکانیان لێرە نرخێکی جێگیری نییە ئەوەی کە هەیە لە بالەکان هەیە یان بۆ کۆنتێنەرانە ئێنە سلێمانی هەولێر و ڕانیا ینی ئەنواعیتیا لە دووەرە قۆتیاتی تاکو چل وەرەقەش ئەگەر ینی بە مالەغە نەبێ بە دوایە بچن تیااتێژێتە دوو دەفتەر ئەوانە یاریزانە محتەریفەکانن کە ئیتر کە سەیرانەکەی لێمانە تۆ بڵێ چی بن ئینسان من یعنی لەگەڕ ڕێزم پاسکیلەکانیان ئەوە باشەوە بەڵێ بڵێ ینی جەمپی واکەن چەندەها مەتر بازێنە خوارەوە بەڵام ئەوەش خۆیان لە مناڵی ئەکادیمیاکی تایبەتیان هەیە بە بواری پاسکیلی شاخەوانی خۆیان کاتیان بۆ دابین کراوە کاتیان هەیە وەکو ئێمە نین ینی ڕۆژێک لە کرێکاری بین ڕۆژێک لە دەوام بین ڕۆژێ لەمە بین بەڕاستی ئەم تەرکیزەکە هونەرەکە ونەکەی واتە من ئەو پرسیارە نادوست بوو جەلال ینی هەموو کەسێک بێ پاسکیل بکرێ من شخصی خۆمە کە زۆرجار حەزم لێتی ئەم کڕی وەخت خۆشی بۆ مەکتەبێ من بەکارمانێنە ئەچین لە بالەکان ئەمان کڕی یاخود ئەو لە سینیەکان هەبوونەوەی زۆر کوالەتی باش نیە هەیە بەتەنیا بۆ لێ خوڕین یعنی شوێنێک نییە سنتەرێک یاخود دامەزراوێک مۆسەیەک بچی تۆ لەوێت پاسکیل داواکرابێ بە پێی مەرج بۆ نمونە من پاسکیلێکمەوێ بۆ سەرجادە بۆ قیر بۆ ناوخۆڵ بۆ سەر شاخ یاخود بۆ هەوراز ئەڵڵا و بەختە بەکەویت بەم لادانێکی باش دەسەکەوێ یا خراپ یعنی هیچ شوێنێک نییە لە کوردستان لە کوردستانە لە سلێمانیا بڵم با بڵم نییە هەرچەنە لە سلێمانیا زیاتر گرنگی بە پاسکیلی شاخ درراوە بەڵام پاسکیلی شاخ لە سلێمانیا کەمە ئەوەی هەیە لە ئێرانەوەی هێنن یان لە هەولێر باشترە لە ڕووی پاسکی سواریەوە ینی لە ڕووی ئەو سنتەرانەی کە تۆ باسیەکەی سێ چوار شوێن هەیە بەڵام ئەوانیش هەر بە کۆنتێنەری هێنن پاسکیلەکان جیاوازن لە سلێمانی کەمترە کاکفرات ئێوە ئەگەر بتانێت تەمرینکەن ڕۆژانە ڕاهێنان بکەن یاخود پێشبڕکێ بکەن تەنها گۆیژەتان هەیە داو شوێنانی کە بۆیە چەند وەکو تیمەکان وەکو هاوڕێیان وەکوی خۆتان نەزانوێت کوێمانەیە کە سەخت بێت و ئێوە
تێیدا بۆ نمونە تەمرینتان کرد یا پێ هات بنە خوار وەرە شاخەکانە بەڵێ ڕاستیەکەی ئەم پێشبڕکیان لە قولەرێسی بوو کە کاتە پشتی قولەرێسی بەدەستی ڕاستادان منتیقی هەناران و ئەو ناواکە زۆر سەخت نەبوو ینی تەختایی بوو زیاتر پێویستی بە لیاقە بوو شوێنی کەمان هەیە ڕاستیەکەی بەڵام کاتێک پاسکی سوارێکی سیباقی هەیە لەسەر قیر پاسکی سواری بکە ئەوە قیرە و بڕۆ بۆ خۆت زۆر ئەوە بڕۆ هەر ناگڕێتەوە باشەڵە بەڵام شاخەوانی تۆ ناتوانانی هەرچیە کەوت ئەمە شاخە پیا بێتە خوارەوە ئێمەش ئەبێ ڕێگەمان هەبێ لە وڵاتانە ینی کۆمپانیا سپۆنسەری گەوریانەکە ینی بە 20 کیلومتر و 30 کیلومتر و زیاتریش بگرە کۆمپانیا بۆیان چاکەکە ینی تەسەور ناکەم ڕێگەیە چۆن بەو شاخە چاکراتەنانە بە تەختە ڕێگەیان بۆ کراوە کە تو لە ڕێیە کە بە تەختە بۆیان چاکراوە گەردی خەت بینیمان لە ڤیدیۆکان پێچە بینی بێتان بڵێ کاتە من لە سۆزخان پرسم کە ئۆلمپیاتی ئەوروپی و با بڵێن عەرەبی و ئاسیاییشت بینیوە گرنگیدان بە بواری وەرچی پاسکیل سواری لە وڵاتان لە دەرەوە بەراورد بە وڵاتی خۆمان لەوێت چۆن گرنگی پێدەن چۆن سەپۆرتی وەرشەوانانەکەن لە دابینکردنی پاسکیل لەو تیمە تەندروستیانی لەگەڵیانن لە خەڵاتکردنیان لە جروبەرگ و تەواوی و پێداویستیانە ینی مقارنەیەک مامۆ بکەوی خۆت بینیوتە بەراورد بێرە بەراورد ببێت لێرە پێویستە چی بکرێت چۆن پشتگیری لەم وەرسەوانانە بکرێت بەڵێ لە هەموو ڕوویەکەوە کە ببینین جیاوازی زۆرە لە پاڵەنەتەکانی عێراق و هەموو پێداویستەکانی پاسی سواری کە تۆ بەکارهێنی کە وەک لێرە ئامادەیە کەم لەم کڵاوێکەوە هەم لە دەستکێشێکەوە یان عینەکێکەوە زۆر جیاوازی هەیە کە تۆ لێرە بەکارهێنی وەک لە یاریزانە ئەوروپیەکانی دەرەوە کە بەکارهێنن ئەمە هەمووی گرنگی پێدانی ئەو وڵاتەیە کە بەو بوارە ئێمە بە خۆشحاڵیەوە کە نادی نەورۆز دەستیان خۆش بێت کە کەم تەرخەمیان نەکردووە لەگەڵ ئێمەیە پێداویستیەکانیان بۆ دابین کردوین بەڵام بەپێ پێویست نییە یعنی بەڕاستی لەبەر ئەوەی کە تۆ بۆ نمونەکە بە پاسکیلێک بەشداری پاڵانەتیەکەیت تۆ پێویستە ساڵانە و پاسکیلە بگۆڕدە لەبەر ئەوەی کە ئەوەنە بەشداری پێ بکەیت ئەو پاسکیلە کوالەتی نامێنێت کوالەتی یعنی دوا ئەکەوێت ئەو خراپ ئەبێ لەوانەیە تووشی شتێکە بکات لە کاتی پاڵانەتەکانە بەڵام لە وڵاتانی دەرەوە ئەبینین هەم پاڵانەتەکە جیاوازیەوەیە کە بەڕاستی بە شێوازێکی زۆر گەورە بە شێوازێکی زۆر جوان و ڕێکوپێک کە سەرپرشتی و پاڵانەتی ئەکرێت هەم پاسکیلەکانیان کە کوالەتێکی زۆر باشی هەیە کە ئەوان ساڵانە پاسکیلیان ئەگۆڕن هەم پێداویستی جلوبەرگیان کە یعنی زۆر کوالەتی باشە لەبەرەوەی ئێمە لێرە پێویستە تەنانەت پێڵاوەکەشمان جیاوازی هەبێت پێویستە کە وەزنێکی کەمی هەبێ بۆ ئەوی بتوانی تۆ هەتا چەند پێداویستیەکانت وەزنیان کەمتر بێت یعنی بۆ تۆ باشترە لەوانەیە هەم لە ڕووی پاسکیلەوە کە وەکو کاکفرادیش باسی کرد پاسکیل هەیە سعراتی ئەگۆڕێت بەڕاستی ئەڕوات بۆ دەفتەر بۆ 2 دەفتەر بەڵام ئێمە لێرە بە پاسکیلێک بەشداری ئەەکەین جاری وایە من خۆم 11 ساڵە هەمان پاسکیلم پێ کە بەشداریەکەم هەمەچمە وڵاتانی دەرەوەتەیە بەشداریەکەم هەم لە ناوخۆشە بۆ شێوازە شۆ نەتایجێنم بەڵام ئەو یاریزانە ئەوروپیەکانە بینین کە ساڵانە پاسکیلیان بۆ ئەگۆڕدێت هەم لە ڕووی جلوبەرگەوە بێ یان پاسکی سواریەوە بێ ئەمانە پێویستەکە کە ساڵانە تۆ جەلدی ئەم پاسکیلە بکرێت ئەم پێداویستیانە بکرێت کەم یاریزانە بەکارێنن چونکە بەڕاستی پێویستە گۆڕانکاریت یا بکرێت بۆ یاریزانەکە لەبەرەوەی هەنێ جاروای کردو کەمە بێتەوەی لە دەستدانی نەتایجەکانمان لە کاتی پاڵانەتیەکانە کەمە ناخۆشە بێ بۆ تۆ کە ماوەی چەندێک خۆت ئامادە بکەیت و لە کاتێکە کە تووشی شتێکی نەخوازراو بی بەهۆی کەم تەرخەمی پاسکیلەکەتەوە یان هەر پێداویستێک بێکە هەتا کافرەت ڕۆڵی یەکێتی وەرزشوانانە یەکێتی ئۆڵمپیدا لیژنەکەتانە یا بەگشتیەوەی کە لەسەر ئاستی هەرێم سەرپەرشتی ئەم جۆرە وەرزشانە دەکات کێن و ڕۆڵیان چییە لە بەرەو پێشبردننی پاسکیل سواری شاخەوانی ڕاستەیە کاک جەلال ئێمە ساڵێک نابێ ئەم لیژنەیەمان دامەزراندوە لە ناو بوارەکەین تەنها لە سلێمانیە لە ئەستەراستی هەرێم ئێمە تەنها لقی سلێمانی لیژنەکە بەڵام کاتێککە پێشبڕچێک سازەکەین کراوە دەبێت بۆ سەرجەم شارەکان و ئەم جارە بگرە کە کرا بۆ هەموو عێراق بوو یاریزانمان نەبوو لە مووسڵەوە لە ئەنێک شاری جنوب بۆهاتە بوون با بێنەوە سەر باسیەوەی کە لیژنەی ئۆڵمپی چی بۆ ئێماگە وەکووە بینن لە هەموو بارەکانە لە هەموو بارەکانی وەرزشا بە تایبەتی حکوومەت زۆر گرنگی نایە بە وەرزش بەڕاستی ئێمەش ئەوەی کە خۆمان نەمان کرد لیژنەی ئۆڵمپی بۆی نەکردین ینی ئەمە گلەی بێلیان بۆ ئەمە بۆ ئەوە ئەماڵێم کە زیاتر گرنگی بە پاسکیل بن بەڕاستی پاسکی سواری پێویستە ینی ئەگەر لایەنێک سپۆنسەرە نەگا ئەویش کەمە
لە سلێمانی کەمترە ناتوانانی پێش بڕشێ بکەیت لە هەولێر و لە دوهۆک و ئەمانە ئەم پاسکیل سواریە وەکو ئێوە هاتوون خەڵکانێک کە خولی ئەم یاریان هەیە کۆیان کەنەوە و لە شوێنێکاوکرەوە لێژدە پێک دێن یاخود پێش بڕکەوەوان ئەنجام بدەن بەڵێ ئەوانە کەوت شارێکی تر ئەبێ خۆیان لیژنەی تایبەتیانە بەسەر بە شارەکە ئەو ناتوانێت بێت لە شارەکە بۆ من تۆ ئەندامی لیژنەی ئۆڵمپی لقی سلێمانی کاتە دەبێت لە شارەکانی تریژ لەخمانە بێت ئێمە لەبەرەوەی لە پاسکی سواری لە سلێمانی زیاتر گرنگی پێدرا لە 2010 ئێمە پاڵەوانەتی سازەکەین لە سلێمانی زیاتر دەرکە و پاسکیری شاخەوانی بەڵام یاریزانی باشیشمانێ لە شارەکانی تر و لە ڕانیا لە هەولێر لە قەڵاتزێ لە سۆران بۆرە بەشداریەکەن لە هەولێرەوە ئەگەر پاڵەوانەتی بێ بڵێ حەزیشان پێ و بەڕاستی درێخیان نەکردو لە بەشداریکردن چونکە پاسکی سواری شاخ متعەیەکی خۆشی هەیە بەڕاستی ینی تۆ بە ناو سروشتا دایمە تێپەڕی وەکو سەر قیرەکە نییە قسەی سایق و لەگەڵ ڕێزم بۆیان دووکەڵی سیارە و ژاوە ژاو و ئەستە ناو سروشتەوە شتێکی خۆشە بۆیە هەر کاتە پاڵەوانێکی لەو شێوەی ڕاگەندرێ جا بەڕاستی ئەم پێشبڕکێ خەڵاتی باشی تیا بوو ینی خەڵاتی یەکەم پاسکی دەگو بایا ژۆرەکە بۆ کوڕ بۆ کچیش 500,000 بوو لێ ژیاوازیتان کرد ڕاستێکی ئەو پاسکی سوارانەی کە شاخەوان و لە کوڕاهن لە کچانین بەڵام ئەمە وەکو تەشجیع بوو بۆ کچان کە بێنە ناو کوردستان نین یان لە سلێمانی با بڵێن لە کوردستان هەر پاسکی سواری شاخمان کەمە سۆزیخانەوانیش چەند جارێک هاتونە تاو بوارەکەەوە کەم بوون لەبەرەوە نەمانتوانی خەڵاتی باشتر و گران بەهاتر دانێن بۆ ئافرەتان ئەگەرنا بە دوای پاسکیری شاچوین و بە دو شاچوین بالفعل بەڵام دەستمان نەکەوت پاسکی سواری شاخەوانی مۆزۆر لەوەیە کە کێ زوو بێتە خوارەوە لە شاخەکەیە یا تەکنیکی جیاواز بکە یاخود گرنگی بردنەوەی ئەمە لە چیایە ئەوە گوتم پاسکی سواریش سێ جۆری هەیە نوعێکیان هەیە بەکاتە لەبەرەوەی تو لە ڕێو ناکرێت تۆ 50 نەفەر بەم تو لە ڕێیا بێتە خوارەوە دانەدانێنە خوار و هەرکەس بە کەمترین کات مسافەکە ببڕێت بەڵێ من ئەو ساڵێکە بەشداریم کرد لەسەر کات بوو ئەم ساڵ جەماعی شوێنێکی فراوانمان دەستنیشان کرد ئەو ساڵ لەسەر تێنە بڕێن ئەو ساڵێ بەشداریت کرد مەسافەکە چەند بوو مەسافەکە ئەو ساڵە تقریبا 8 کیلۆمەتر بوو لە گۆیژەکرا ئەوە زۆر سەخت بۆمی هەمووی هاتنە خوارەوە بوو ینی پێویستی بە لیاقەنەوە بەڵام کیلۆمەترەکە بە چەند هاتیتە خوارەوە هەمزانم بە 8 دقە و 8 چرکە بوو هەڵەنەوە 8 دقە و 8 چرکە بەڵێ باشە ئەوە لەسەر کات بوو ئەمە لەسەر باشترین یاریی کە زووتر ماوەکە نەک بە کات نەبوو پێش یاریتەکانی یاریزانەکانی تر بکەوێ بگاتە خاڵی کۆتایی هەروەکو پێش بڕچەکانی تر لەسەر کات نەبووە ئەمەیان هەشە بە تەکنیکە هەیە لەسەر ئەوەیە تۆ تا چەند مەهارەوتیا بێ ئەوە لە وڵاتی ئەمەیانی ڕاستەکەی زانیاری وردیش لە سەری ناتوانم خێرەکەم شاڵەکانە نە خوارەوە ئەوە ئێوە سەیرەکەین سۆزی خان باسی ئەمنیەتکەین لەو کڵاو لەو دەست ینی بابەتێک هەیە کە وەرشەوانێکی پاسکیل سوار لە دەرەوەی کوردستان لە دەرەوەی عێراق بۆ پاسکیل سوار دابین کرابێ بەڵامەوە نەگاتە دەستی ئێمە یاخود بگات بە کوالێتێکی زۆر خراپ بگات بۆ نمونە پێم بێم باش ئەم پاشانەکە کات فەرهاد لەگەڵ خۆی ناوە هی ئەژنۆیە کڵاوە هی دەسە وەک پێڵاو باسمان کرد کۆمەڵێک عینێکی چاوە چاویلکەیە کۆمەڵێک با بڵین کەرەستەیە کە وەرشەوانێکی پاسکیل سواری ئەبێ هەی بێ شتێک هەیە بۆ وەرشەوانەکانی دەرەوە یاخود لە هەنێک وڵات هەبێت بەڵام هێشتا لە کوردستان ئەو زۆر لە بارە هەیەمانە مەسەن هەنێک بابەت هەیە لە دەرەوە بۆ کەرەستە بەکاردێنێت بەڵام لای خۆمان هێشتا دەست نەکەوتووە خۆی بەعام کە و پێداسیانی پاسکیل سواری کە بەکارهێنیت بریتێ لە کڵاوی پارێزەری سەر دەستکێش هەروەها عینەک هەروەها پێڵای پاسکیل کە جیاوازی هەیە چکە ڕەبتە بێ بە قاعدەی پایدەرەکەەوە تاکو لە کاتی سورعەتەیان هەر شتێکە قاچن نەخزێت خۆی بەعام پێداویستەکانی پاسکی سواری ئەم جۆرن بەڵام ینی هیچ شتێکی وانە کە بڵێ نەگەشت بێتە لای ئێمەیان ئێمە بەکاری نهێنین خۆی بەعام هەر یاریزان ئەم جۆرە پێداویستیانە بەکارێنێ هەیە پارێزەری ئەژنۆش بەکارێنێت وەک لێرە ئامادەیە بەڵام ئێمە زیاتر کەوانی سەرجاداکەین ئەوەی پارێزەری ئەژنۆکە بەکار ناهێن زیاتر هەرەوە پێداویستێک گشتیەکان کە چۆن یاریزانێکی پاسکی سواری بەکارێنێ هەرێمە ژەوان بەکارێنین بەڕاستی ئێسش تۆزێ
لە ڕێگەی ئەکاونت و پەیجات توشتەوە پێشکەوتووە ینی هەر شتێکی پێویست بێ کە تەڵەب بکەی لەوێ پێش ئەوەی کرد پێش بڕکێ دەست پێ بکات چیکی یاریزانەکان دەکەن لەوەی کرد کڵاوەکە کوالیتی نەوێ نەیاڵن بەشدار بێت نانە خێر بەڵام ئیتر پێویستەکە کە تۆوەر و پێداویستیانت پێبێ بە تایبەتی کە بتێ بەشداری پاڵانی تێ بکەیت یعنی بێ ئەو پێداویستیانە ناتوانانی بەشداری بکەیت بەڵام گرنگە کە کوالیتی چی بێ یان چی نەبێت لە ڕووی پێداویستیەکەەوە چکە کەێتەوە سەر یاریزانەکە خۆی تاچە نەتوانێت کە ئەو پێداویستێ دابین بکە بۆ خۆیان ئەو شوێنە و لایەنێک کە بۆی دابینەکەن بەڵام بۆ پاسکی سواریەکەشەکەوێتەوە هەرسەر ئەو لایەنانەی کە بۆیان ئاماداکەن بەڕاستی پێویستەکە پاسکیلەکە کوالیتی باشتر بێت زۆر باشە کاک فەرات دەمەوێت بزانم پلانتان چی هەیە بەکوێگەن ئەو چەند خولەکە گەرماوە لەسەرەوە قسە بکەین بزانین خواست و داواکاریتان چییە پلانتان چی هەیە هیچ پێشبڕکەیەکی تازەتان لە پێش ئەنجامی بدەن پێشبڕکێکی تازەمان لە پێشە بەڵام سواز بەخوا کەوتوتە دوایی سەری ساڵەوە ئەم پێشبڕکێ لیژنە ئۆلۆمپی سازیەکە پێم وابێ ڕاستەکە ئێمە ئەمەمان نەکردو چونکە پێشبڕکەی سەر قیرە ئێمە زیاتر تایبەتین بە پاسکی سواری سەر شاخ و پاڵەوانێتیانی تایبەتن بە شەر بەشداریەکەی ئێمە لەوە چێ بەشداری بکەین بۆی هەروون نەبین لە ناووارەگە ئێمە ناکرێ هەر قسە بکەین دەبێ خۆشمە پاسکی لێ خوڕین پلانمان لە ڕاستیە ئەم قەیرانی کە هاتووەتە پێشەوە ینی بەڕاستی حکومت داوای لێ بکەی بڵێ شتێکی وا هەیە یا ساڵانە دووسێ پاڵانتیم بۆ ڕێخە لە ئێستایا بۆ سەرف ناکاتر ئەوە لای هەمومان ڕوونە ئیشەڵاوان نابێ باشتریشە بێ بەڵام پاسکی سواری من داوا لە هەموو کەسێکم کە پاسکی سواری بێ بەشێک لە ژیانی بەڕاستی پاسکی سواری ئەو سوودەی کە پاسکی وەرزشی پاسکیل پێتە بەخشێ ینی وەرزەکانی تر پێت نابەخشن بە پاسکیل هەم ئەگەڕێی ئەچیتە لای دکتۆر پێتەڵێ چی بکەم چ وەرزشە باشە ئەڵێ پاسکیل و مەلە ئەم دوشتە دایمە لە پێشەوە ناڵە وەرزەکانی تر باش نین هەر وەرزشە بێ وەرزش هەر وەرزشە داوا لە خەڵکەکەم بەڕاستی پاسکیلێکی هەبێت پشت بە سیارەکە نەوەستێت بە شتێکی نامێنانی ئەم دەرفەتە لە دەست بەم ئەم پرسیارش هەر بۆ تۆ خات سۆز یعنی 11 ساڵە ڕەنگە بە ڕێزیشتان تەمەنێکی زۆر لە پاسکیل یاخڕن لە ژیانی ڕۆژانەتانە بەدەر لە بابڵێن لە پاسکواری ڕێگاوبانی کوردستان هاوکارە بۆ پاسکی سواری لە کوردستان لە شارەکان واتە من پاسکی لێ بڕم زۆرجار تووشی گرفتە بین لە ناو شارەکان نازانین لە کوێ لێ خوڕیا سیارەیەک بۆ ینی مشکلەکە لەوەیە ڕێگاوبانی کوردستان گونجاوە بۆ پاسکی سواری ڕێگاوبانی کوردستان هیچ گونجاو نیە بە پاسکی سواری هیچ کاتێک کە ماستەر پلانی ڕێگەوبانێک ببورن هیچ کاتی حساب بۆ تو لە ڕێ ناکرێت کە پێویستم تو لە ڕێ تایبەت بە پاسکی سواری باسی قیرەکەم ئەوە شاخەکان هەروازی لێ بێنە ناسمە سەری چکە بەڕاستی کولفەی باشی ئەوێ وەستافی باشەوە کۆمپانیا بۆ نەکا بەڕاستی ڕێگەی پاسکیلی شاخمان بە تایبەتی ئەوەمانان کە میشە لەسەر ڕێگەکانی دەرەوەی شارن تا چەندە گیانتان لە مەترسیایە وڵای هەموو کاتێک چیانمان لە مەترسیایە ئەویش دەکرێتە سەر سەقافەت و ڕۆشنبیری ساقامان تا چەند قبوڵی پاسکیلەکە نەڵێ ئەرێکاکە تۆ چیتا لەم سەجادەکەی شوێنی ئەوەی ئەوەش ئەوەش پێوتری هەموو قسەیەکەوێت ئەوترە گرنگێت و دەستبەردار نەبی و بەهێزبی بەرامبەر تایبەت بۆ ئافرەتان بۆ خاتون بۆ کچان وەروە ئەم بە شێوە گشتی کە کاک فەرادی ئێوەش هەمان گرفتەیە یان گرفتەکان بۆ ئافرەتان وانگە زیاتریش بن بەڵێ بێگومان ئەمە بۆ کچان بە تایبەتی تۆزە قورسترە وەک لە چاوکوڕانە چکە بینین کە لە عێراقا بەگشتیە لە هەرێمی کوردستانیش بە تایبەتی کچانێکی کەممان هەیە لە چاوکوڕانە کە بەشداری کاتی پاڵانەتیەکانەکەین مەنافەسەی کچەکان تۆزێک کەمترە ئەمەش بەهۆی چیەوەیە هەنێ هۆکاری خۆی هەیە یەکێک لەوانە کە نەبوونی ڕێگەوبانێکی تایبەت بەم جۆرە یاریە کە تۆ بتوانی بڵێیت من ئێستا توانم بچمە تەمرین و سەلامەت ئەبم و یەمەوە ئەتوانم بێم بەڵام کە تۆ لێستەیە لەسەر جادەیە کە ئێمە جادەی ڕاپەڕین دوکانمان هەڵبژادە بۆ تەمارینی خۆمان ڕۆژانە کە بەڕاستی ئەشتە سەرجادە و ینی تۆ نابێ بەوە بڵێ کە من ئیتر تەواو بە سەلامەتی یەمەوە ماڵەوە چکە بەڕاستی نەخێر لەبەر ئەوەی کە خۆی من زیاتر ئەما گەڕێنەوە بۆ ئەوەی نەک بڵێن کە کەسێک گرنگی نایەبەوە چکەمە لە وڵاتانی دەرۆژ بینیمە وڵاتانی عەرەبی وڵاتانی ئەوروپی بینیمە وڵاتانی ئەوروپی ڕاستە ڕێگەیەکی تایبەتیان هەیە بەڵام بۆچی بۆ تەمارین نە بەڵکو بۆ ڕۆژانی بەڵێ خۆیان کە بەکارێنن پاسکەوێت کە بچنە بۆ نونە مارکێتێک یان بچنە شوێنێک کە پێداویستی خۆیان پڕکەنەوە بەڵام بۆ کاتی تەمارینی یاریزان بەڕاستی ئەو مەسافەکەمە پێویست نییە یعنی کەمە کە بتوانێت یاریزانێت یا خۆی پێ بگەێنێ ئێمە پێویستمان بەوەیە کە جادە عامەکان بە تایبەتی هەڵبژێرین
کە مەسافاتی زۆرە چونکە ئێمە ڕۆژانە تەماریمان لە 50 کیلۆمەترەوە ئەچێ بۆ 100 کیلۆمەتر جاری وایە من لە وڵاتی تورکیا 150 کیلۆمەترم کردو بەڵام جیاوازی ئەوەوە بینین لە وڵاتانی دەرەوە ڕێگەوبانی زیاتریان هەیە باشتریان هەیە کە بتوانێت یا تەماری بکەی جادۆپانەکانیان پانە بەڵامە ببینین ئێمە لە هەرێمی کوردستانە بە تایبەتی شاری سلێمانی کە ناوچەیەکی شاخەوانیە لە ڕێی جوگرافیاوە کە ئێمە ناتوانین ڕێگەیەکی باش و تایبەت بدۆزینەوە ئیتر نازانم لە داهاتووە کە ئێساوا خەریکی ڕێگەوبان دروستیەکەن لەوانەیە لە داهاتەوە باشتر بێ بۆ ئێمە بەڵام لە ئێستاە کە ئێمە وەکو ڕێگەوبانێکی باش نییە بەڕاستی بەهۆی ئیسیحاماتێکی زۆرەوە لەسەر جادە و بوونی سیاراتی زۆر لە سەر جادە کامە بێتەوەی مەترسی بۆ کچان بەڕاستی کەواکە کچانمان لە ڕووی ئایلەکانیانەوە کەم بتوانن دەفعی یاریزانەکان بکەن یان کشەکانیان بکە کەپشە سەرجانە بەڵام بە خۆشحاڵیشەوە وەکو ئێمە کە سیارێکمان لەگەڵ ڕۆژانە لە نادینەوەرز بووی پێیا کردوین بۆ ئامادە کردوین کە ئەو وەکو ئاگاداریەک بۆ ئێمە وەکو یارمەتی دەرێک لەگەڵمانابێ بۆ تەوابوونی مەسافاتی تەمارینەکە کەم باشە بۆ ئێمە و چەنە حاڵەتیشمان هەبوو کە یاریزان تووشی حادیسەی سیارە بۆ سیارە لیاوە یان هەر حاڵەتێکی تر بێ بەڵام شارەکانی تر ئەبینم باشترە شاری هەولێر کە تەختاییە و ڕێگەوبانی باشتریان هەیە پانترە ئەمە بۆ هەری یاریزان کە تیا دروست بێ بەڕاستی باشترە لەبەرەوەی مەسافاتی زۆر هەیە و ئەتوانی تیا تەمارینی باشی تیا بکەیت. فراتەکە بکرێت دوایین قسەت وەڵاهی ویستم یەک داواکاری بکەم لە پارێزگاری سلێمانی بە تایبەتی کە ئەم جادە تازی کاکرێم سەمەدریان ئەمە زۆر تایبەتەم داواگاری باشکەم ئینشەڵا بکرێ بۆ خزمەتی شارەکە و دکتۆرەڤال خۆشی وەکو پاسکی سوارێک ئەم ڕێگەیە بەشی پاسکیلی تیا بکرێتەوانێ بۆ ئەوەی پاسکی سوار بتوانێت توانای خۆی تیا دەرخا یعنی بەڕاستی ئەم جادەوانانە پاسکیلی بێەوە نەبێ یعنی هەستەکەی نوقسان و سیمایەکی جوان نابەخشێ. زۆر باشە کاک فەرات سپاسانەکەین دەرفەتمان نەماوە کۆتایی بەرنامەمانە سپاسانەکەین لەوەی کە ساخ و سەلامەت بن زۆر سپاسانەکەین. ئازان و خۆشەویستان ڕێگەکانی پەیامی ڕۆژی ئەم ڕۆژمان لەگەڵ هاوکارم کاکشوان پێشکەشکردن سپاس بۆ هاوکارانم لە پشتی کامێرە کۆنتڕۆل سپاس بۆش کە تا ئێستا بینەری پەیامی ڕۆژ بوون تا بەرنامەیەکی تر بەخوای گەورە و میێرەبانتان ئەسپێرین ماڵتانەوە خواتان لەگەڵ سپاس.